ئامادەبوانی بەڕێز و زۆر بە خێراتنتانەکەم خۆشحاڵم کە لەم ئێوارە گفتوگۆیەدا بەیەکۆ بووینەوە بە من دنیا نەجمەدین توێژەر لە ناوەندی توێژینەوەی سبەی و بەرپرسی سنتەری پەیوەندەکانی ناوەندی توێژینەوەی سبەی بە ناوی سنتەری سبەیەوە زۆر بە خێراتنتانەکەم سپاس بە ئامادەبوونتان بەڕێزان و کۆزانە ناوەندی توێژینەوەی سبەی ماوەی 2 ساڵەدا مەزراوە کارەکانی سنتەرەکە تایبەتە بە ئەنجامدانی توێژینەوە لەسەر مەبنەی داتا و زانیاری بۆ شکاری سیاسی سنتەرەکە مفتەمە بە چەند دەستکێکەوە و ئیش لەسەر چەند دەستکێکەکە یەکی لەوانە کە هەلێستا هەمانە دەستکی تورکیە کە مفتەمە بە قسەکردن لەسەر کەیسی کورد لە تورکیا و بارودۆخانێک کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە هەیە و دەستکی ئینڤایرۆنمنتمان هەیە و لە ئێستاشدا بۆ ناوخۆی هەرێمی کوردستان سنتەری پەیوەندەکانمان هەیە کە ئەنجامدانی ڕاپرسیە بە شێوەی دەوری و مانگانە کە هەر جار و لەسەر پرسێکی گرنگ کە مفتەمە بە دۆخی هاوڵاتیان و بابەتی سیاسی و کۆمەڵاتی و ئابووری ڕاپرسی ئەنجامەدا. ئەم میشکردنی سبەی لە چێوە هاتۆ کۆزانی هەر کاتێک هەر بارودۆخەکە هەر گرفتێک لە کۆمەڵگا ڕوئەیە هەر کەسەوە بەپێی زانیاری خۆی یاخود بەپێی لایانی خۆی قسە لەسەر بابەتەکانەکە بەڵام ئەوەی کەتیاونە دەنگی هاوڵاتی خۆیەتی بۆ چوونی هاوڵاتیانی خەڵکی کوردستان خۆیانن کە دەربارەی ئەو پرسانێک کە پەیوەندیان بە ژیانی ئەوانەوە هەیە چیە و چۆنە لەم ڕوانگەیەوە بابەتێکی گرنگ هەبوو لە هەرێمی کوردستانەوە کە ئێستا زۆر بابەتەکە وش پرسی بێکاری و قەیرانی ئابووریە لە مانگی ئاردەیە مەسەن بە ئەنجامدانی ڕاپرسێک لەسەر بۆچوونی هاوڵاتیان دەربارەی بێکاری و هۆکارەکانی بێکاری لە هەرێمی کوردستان کە ئەم ڕاپرسیە لەسەر ئاستی هەرێمی کوردستان ئەنجام درا و نمونەیەکی 1500 کەسی زیاتر وەرگیراوە حەزەکەم بچمە لای هاوکارم مامۆستا فەریدون بۆ پێشکەشکردنی داتاکانی ناو ڕاپرسیەکە و دواتر دەست بە ئەنجامدانی گفتوگۆکانمانەکەین مامۆستاکە. بەڕێزان دیارە بابەتی ڕاپرسی لای ئێمە یەکێکە لە کۆڵەکە سەرچیەکانی وەکو پێکهێنەری ئەم ناوەندی توێژینەوەی سبەی بۆچی لەبەرەوەی ئێمە بەشێکی زۆری کە ئیشەکانمان لەسەر داتای زیندوو ئەو دااتیانەی کە پێشتر بوونی نەبوو ئێمە خۆمان لە ڕێی توێژەرەکانمانەوە دروستیەکەین خۆشببختانە و کۆڵ سنتەرە کە لێرە دروست بووە بە شێوەیەکی گشتی تا ئێستا ئەمە چەندین ڕاپرسیمان کردووە و داتاکانی جێی خۆی گرتووە. ئەم جارە بیرمان لەوە کردەوە کە بابەتی بێکاری بابەتێکە لە ناو گەنجانە زۆر باوە دەرچوویەکی زۆرمان هەیە و قەیرانی ئابووری بەردەوام دیاردەکەی فراوان کردووە گەورەی کردووە کێشەکانی تر بە دوایە دێت گەورەترە بێت. دوێنێ لە بەشێک لە ڕادیۆکان گوێم لێبوو هەندێک بەرنامەیان کرد لە ناو سیارەیە گوێم لێبوو لەسەر دوێنێ ڕۆژی جیهانی گەنجان بوو ئەوەندەی کە لەگەڵ خەڵکا وەکو پرسوڕایانە کردیان خەڵک تەلەفۆنی ئەکرد یەکێک لەو شتانەی کە زۆر باسییان لەیەکە بابەتی بێکاری بوو بۆ ئێستاکەم تەوقیتەکە زۆر گرنگە کە ئێمە لەم کاتەیە ئەم مێزگرداکەم توانین بە شێوەیەکی ئەکادیمی تر قسە لەسەر ئەم بابەتە بکەین. دیارە شێوازی ڕاپرسیەکەی ئێمە لە ڕێی کۆڵسەنتەرەکەەوەی ئەوگە باسمان کرد و شێوازێکی عەشوائیە واتە ئێمە ئەو ژمارە تەلەفۆنانی کە وەریەگرین بە شێوەی ڕاندۆم وەریەگرین بۆیە ئەوەی کە بینین ئەمە پێگاتەی ڕەگەزی ناو ڕاپرسیەکەمانە دۆخی کارکردن ئەمێوەتان پێ بڵێم ئەم داتانێکم نەیخەمە بە شاوی بەڕێستان بەشێکی داتاکانە چکە سلایدەکان زۆرترەوە گەوەی کە پێشتر لە لینکەکانەوە بۆ جەنابتان نێدراوە بەڵام ئەوەی کە بابەتی گفتوگۆ قسەکردنی ئەمڕۆی ئێمەیە داتا سەرچیەکان منەی خەمە ڕوو بۆ بەرچاوی بەڕێستان وەگە بینین بابەتەکەی ئێمە بابەتە لەسەر بێکاری لە 9.9 لە 10 با بڵێن لە ناو بەشداربووانی ڕاپرسیەکەی ئێمە کێن ئەو کەسانن کە بێکارن بۆیە تاکیزمان زیاتر لەسەر ئەوەیە لێرەیە دێن باس لەوە ناکەین کە چۆن لە چ ڕێگایەکەوە بە دوای کار ئاگەڕێن ئەگەر سەرنج بین لە 1970 لە ڕێی گروپی هاوڕێیانەوە تەنها لە 5 خەڵکی لە ڕێی وەزارەتی کارەوە بە دوای کارە ئاگەڕێت ئەمە ڕەنگە ئاماژەیەکی ڕوون بێ بۆ ئەوەی کە حکوومەت وەکو پێویست پلانی نییە بۆ ئەوەی هەلی کار بڕەخسێنێت لە ڕێی موسسەیەکەوە کە تایبەتمەندە لەم بوارەیە بۆیە خەڵکی وەکو پێویست ئاعتیمادی ناکەنە سەر بێکاری بۆتەوەی زیادکردنی کێشە کۆمەڵایەتەکان ڕەنگە ئەمە بابەتێکی زۆر باڵێن ئانی بێن یا بابەتێکی زۆر حساس بێت کە ئێمە ئازانین هەموو قەیرانێکی ئابووری کێشەی کۆمەڵایەتی بەدای خۆیانێ بە تایبەت ئەگەر بوو بێتەوە کاری دروستبوونی بێکاری و ئەگەر سێری داتاکان بکەینەوەی کە لە بەردەستی جەنابتانە هەیە پێم وابێ زیاتر لە 128 ژمارە بە هەڵە نەبم بە ژمارەیەکی زۆری کەسانی خێزاندارن
جاگەت کەسێک خێزاندار بێت و بە هەمان کاتە بێکاریش بێت بێگومان گرفتەکان قوڵترە بێتەوە. ئەوەی کە بینین لە 1992 بەشداربووەکان پێیان وایە بەڵێ بێکاری هۆکارێکە یان بۆتە هۆکاری دروستبوونی کێشە کۆمەڵایەتێکە. بۆ پرسیارە گەر وەڵامەکەت بەڵێە کاریگەری سەرکان کێشە کۆمەڵایەتیانە هەبووە هەڵەشانەوەی خێزان لە 1970 تاوانەوە بۆ چوونی بەشداربووەکانە خەمۆکی گرفتە دەرونیەکان زۆربوونی تونتیژی خێزانی خۆکوشتن کوشتن ئەمانە کە ئێمە ئەم بابەتانە بە گرفتی کۆمەڵایەتی گەورەمان زانیوە و ناو ڕاپرسیەکە جێگەمان کردوێتەوە وەڵامی بەشداربووان بەم شێوەیە بووە. بێکاری قەیران دروستبوونی دیاردانی ئەو دیاردانی کە لە ناو خێزانە باشە زۆربوونی دیاردەی کۆچکردن ڕەنگە هەر لەم هەفتەی ڕابردووە چەندین هەواڵمان لەبارەی ژمارەیەکی زۆری کۆچبەرەوە بیست کە لە وڵاتانی باکووری ئەفریقا لە تونس و مەغریب و ئەو شوێنانە گیرابوون و بەردەوام ئەمەواڵانەجە بیستین وازێنانی مناڵانی لە خوێندن کە بەڕاستی کارەساتە لە ستا 27 پێیان وایە زۆربوونی مناڵانی ئیشکەر و هاوسەرگیری پێشوەختە لە 11 کە کەمترینە. حەزی ئەو کەسانەی کە مەرج نییە هەمویان ئەمانە بێکارەکان بن ڕەنگە کاری هەبوو بێت و یان بێوە کارێکی تریش بکات بەڵام حەزیەوە لە کارتێکا کارەکات کار بکات لە ساسی حوتی کەرتی حکومی ڕەنگە کاری هەبێت ئەم بەشدار بووە لە کەرتی بەڵام کارێکی سەربەخۆیە بێ بەڵام هێشتا تەمەنای هەبێت لە کەرتی حکومیە دابمەزرێت لە 12 لە کەرتی تایبەتە کە کەمترینە و لە 150 تەمەناکاتیان حەز ئەکا لە کاری سەربەخۆش شێ بێت خۆ ڕەنگەوەی کە حەزا کارێکی سەربەخۆیە بێت وەکو بی کاری دووەم بیری لێ بکاتەوە ڕەنگە کارێکی تریشی بۆ و دامەزرا بێت یان کارێکی تریشی هەبێت. ماوەی چەندە بێکاریت ئەمە بەڕاستی داتایەکی زۆر سەرنجڕاکێشە ئەگەر سیرکەین لە سەتا زیاتر لە 2 ساڵ زۆرینەیان 6 ئەو بەتان بەپی شارەکان جامان کردوێتەوە وەگە بینین لە سلێمانی و لە هەولێر لە 6.7 ئەڵێ زیاتر لە 2 ساڵ ئێمە بێکارین تۆ بێنە بەرچاوی خودت کەسی ئەگەر خێزاندار بێت یاتەنا ئەگەر زگوردیش بێت ئەگەر بەو شێوەیە بۆ ماوەی 2 ساڵ بێکار بێت بەڕاستی کارەساتە کەواتە ئەگەر بەوردی سەیری ئێمەش بکەین تێگەین لەوەی کە حکوومەت پلانی نەبووە بۆ ئەوەی کە کەسێک 2 ساڵە بێکارە ئەوەندە هەلی کار نەبووە تاوەکو ئەو دەستی بکەوێت بتوانە کار بکە. لە ئێستا بەدوای کارە ئاگەڕێت ئەمە پرسیارێکی ئێمەیە بەڵێ لە سڵ 72 بەدوای کارە ئاگەڕێت کەواتە هەلی کار کەمە بۆیە هەر بەدوای کارە ئاگەڕێت لە 21 ئەڵێ نەخێر لە 1970 خۆویستانە کار ناکات. بە پشتبەستنەوە پرسیاری پێشوو باز لەو پسپۆڕیانەکەین کەسێک کە لە زانکۆ دەرچووە لە بواری خۆیان کارەکە یان هیوای بۆیە کە لە بواری خۆیان کاری دەست بکەوێت ڕەنگە بۆ خۆی کاری چیە بێت بەڵام کارەکە لە بواری خۆیان نەبێت بۆ نمونە ئێمە زانین چەندین کەس لە دەوروبەری خۆمان هەیە تەخەڕوجی کردووە پسپۆڕیەکی هەیە بەڵام دەرفەتی کاری نییە یان پسپۆڕیەکی هەیە بە حکمیەوەی کە لە بوارەکەی خۆی دامەزراندن نییە ڕەنگە لە سلکێکی عسکەریە دەرفەتی هەیە و لەوێ کارەکە بۆیە بابەتی پسپۆڕی گرنگە بە بۆچوونی ئەرکی حکوومەت چی رەکەمکردنەوەی بێکاری لە 152 کە زۆرینەیە پێیان وایە فراوانکردنی دەرفەتەکانی هەلی کار ئەگەر بەراوردیکەن بە داتاکانی پێشوو دڵنیا بینەوە کە بە دڵنیایە حکوومەت کەم تەرخەم بووە لەوەی کە وەکو پێویست نەیتوانیوە هەلی کار بڕەخسێنن ئەمە ئەوەی پێشوو بەڵام جیامان کرۆتەوە پێی شارەکان ئەمە بابەتێکە بەڕاستی جێ گفتوگۆیە حەزەکەی لە چ بوارێکە کار بکەی ئەوەکو پێشتر باسمان کرد بەڵام ئەگەر سیر بکەین لە سلێمانی لە 1954 حەزەکە کاری سەربەخۆ بکات بە پێی ڕێژەکان بەو شێوەیە لەگەڵ شارەکانی ترا دێتەوە. خولی پیشەی بۆ خۆمانەزانین ڕەنگە یەکێک بێت لەو بابەتانی کە بۆ بازاری کار گرنگە بەڵام تەنها لە 13 بەشداریان لە خولە پیشەیەکان ناکردووە لە 1970 ڕەنگە زۆرینەی ئەمە ئەو کەسانە بن کە لە کەرتێکی حکومیە دامەزراون و خۆمانزانین پێویستی بە هیچ خولێکی ڕایەنان نییە ڕاستە خۆدا ئەمەدرێ ڕەنگە بێ پلانی ژوو بێت بۆ خۆی شوێنەیەگرێت و موچەیەکی هەیە و وەگەوەی کە بینین ئێستا ئامادەی لە داهاتوە بەشداری خولە پیشەیەکان بکەی لە سەیری ئەو ئامارە بکەن بەڕاستی کارەساتە لە 166 لە سلێمانی لە 2 لە 1970 لە هەڵەبجە لە 1970 هەولێر لە 1965 هەموو ئەمانە هیچ ئامادەیەکیانتیانێ بۆ ئەوەی کە لە خولەیەکی پیشەیە کار بکەن بۆ ئەوەی کە دەرفەتێکی کاریان دەست بکەوێت
ئەمە بابەتێکە کە من پێم خۆشە بەڕاستی کاگڕابەر قسە لەسەرەوە بکات دواتر چکە پەیوەندی بە بابەتی کولتوریەوە هەیە بە پەیوەندی بە بابەتی کرانەوە هەیە ئامادە و کارکردن بۆ کۆس بکەیت بۆ شارێکی تر لە 65 خەڵکی سلێمانی یان بەشداربووەکان خەڵکی سلێمانی لەگەڵەوە هەموو کرانەوە زۆرە ئامادەیان نییە کە کار کۆس بکەن بۆ شارێکی تر بۆ کارکردن بەڕاستی ڕێژەیەکی سەرنجڕاکێشە پێم وا بێ سلایدەکان تەواو بۆ ئەوەی کە لای من بوو سوپاسانەکەم لە کاتێک دەستەکانە خۆش بێت مامۆساگەن طبعاً بۆ بەرچاوڕوونی بەڕێستان ئەجەندەی دانیشتنەکەمان بەم شێوازێ سەرەتا پێشکەشکردنی داتاکان و دواتر لەلایەن هەموو بەشداربان و گفتوگوی بابەتەکانە کرێوە لە کۆتاییشدا دانرا بۆ گفتوگوی کراوە و کۆکردنەوەی ڕاست سەرنجەکان بەڵامبەر لەوەی کە بچمە لای یەکەم میوانم حەزەکەم ئاماژە بە شتێک بم بۆ ئەم دانیشتنەوە بۆ داتاکان بانگشتی هەریەک لە وەزارەتەکانی کار و کاروباری کۆمەڵاتی وەزارەتی پلاندانان کرابوو پێوی کە محتەمن بەم بابەتە بەڵام هیچ کامێکان ئامادە نەبوون کە بێناوی مەزگردەکەەوە بە پیانۆ کە داتای پێویستیان لە بەردەستنی هەرچەنە وتمان قەینا هەروەرن ئامادە بن ئێمە داتامان هێ و گفتوگۆ بکەن بەڵام ئامادە نەبوون کە بێنە دانیشتنەکەەوە بەرحاڵە سادەسەکەین بە گفتوگۆکەمان حەزەکەم یەکەم جار بچمە لای بەڕێز دکتۆر نەبەرد بەڕێزیان پسپۆڕی دارایی و ژمێریارین کاک دکتۆر سێ-چوار شت بەمو سەرنجڕاکێشە حەزەکەم و ئابووری ناسێک جا بم بیتەوە سەرەتا باسە چەند ئامارێکەکەم بەدەر لە ئاماری ڕاپرسیەکان کە لە 9.9 بێکارن و لەو ڕێژەش لە 57 بێکاری درێژخایەنیان هەیە خود بێکاری پێکاتییان هەیە بەپێی ئامارەکانی سەرژمێری بێ ڕێژەی دانیشتوانی هەرێمی کوردستان لە 63 تەمەن ناوەڕاستەکانی واتە ئەو تەمەنن کە بەهێزی کار ئەخەملێنرێن و ڕێژەی بێکاریش بەبێ پارێزگاکان بەپێی دوایمین ڕاپرسیەکان کە ئەنجام درراوە لە هەولێر لە 14 لە سلێمانی لە 13 لە دووهۆک بێکاری لە 17 بەڵام ئەم ئامارانە چیمان پێڵەن بەڕێستانە و ئابووری ناسێک سەرنجان چێ لەسەری سەرەتا دەستان خۆش بێ سپاس بۆ ئەم مێزگردە سپاس بۆ ڕێکخرانی و ئومێدی شەکەین تەواوی ئەم قسانەی کە لێرە گفتوگوی لەسەرەکرێ دەرەنجامێکی دروستی هەبێ واتە ئەو کۆنکلژنەی کە لەسەر ئەم قسانە ئەنووسرێتەوە یان ئامادە ئەکرێ وەکو پەیپەرێک بێت وەکو توێژینەوەیەک بێ ئاڕاستی لایەنە پەیوەندیدارەکان بکرێ هەم کەرتی تایبەت و کەرتی حکومی بۆی کاری لەسەر بکرێت چونکە بەڕاستی ئەزمونێکی باشمان نییە لە قسەکردن ئێمە ڕەنگە زۆر میلەتێک بین زۆرترین قسەکەربان هەبێ زۆرترین بۆرنە پێشنیارمان هەبێ بەڵام هەر پێشنیارێک و قسەیەکیش کاتێک زۆر دووبارە ئەکرێتەوە یان قسەی لەسەرەکرێت دەرەنجامی ئەوەیە کە وەکو خۆی جێبەجێ نەکراوە سەبارەت بە ئەو داتا و ژمارانەی کە بەڕێستانە ماژتان پێکرد و هۆکارەکانیشی طبعا ئێمە لە هەرێمی کوردستانە ئەگەر بگەڕێنەوە بۆ مێژوو هەرێمی کوردستان بە 3 دەیەی جیاوازە تێپەڕیوە دەیەی یەکەم دوای ڕاپەڕین بووە تا ساڵی 2023 کە دەیەک بووە لە کێشمی شەڕی ناوخۆ و قەیرانە داراییەکانە بووە دەیەی دووەم لە ساڵی 2023 تا وەکو ساڵی 2013 بووە کە دەیەی زیێڕینی هەرێمی کوردستان بووە زیاتر لە 100 ملیارد دۆلاری ئەمریکی لە بودجەی گشتی حکوومەتی عێراق واتەنەوە هەرێمی کوردستانەوە دەیەی سێمیش لە ساڵی 2014 توانین بڵین تاوەکو ئێستا بەردەوامی هەیە طبعا ڕوون و ئاشکرایە لە دەیەی یەکەمە ئێمە سوودمان لە قرێنە داراییەکان وەرنەگرتووە بە خاتری ئەوەی کە توانایەکی مرۆیی بەهێزمان نەبووە واتە IQ-یەکی بەرزیان نەبووە ئەو زەمانەی کە حکوومەتی هەرێمی کوردستان دروست کراوە هیچ کەسێک لەو کەسانە بە ڕێژەیەکی زۆر لە ئاستی بەرپرسیارەتی وەزارەتەکانەوە تاوەکو خوارەوەش خەڵکانی خاوەن تەکنۆکرات و IQ-یەکی بەرز نەبوونە بۆ ئەوەی کە چۆن بتوانن ئیداری هەرێمی کوردستان دەیەی دووهەم هەر درێژکراوەی دەیەی یەکەم بۆ بەداخەوە هەر ئەو عەقڵێتە ئیدارە و ڕابرایەتی دەیەی دووەمیان کردووە کە سەردەمی زیێڕین بووە ئەویش بە خاتری ئەوەی کە پێویست بوو هەرێمی کوردستان بکرێ بە خاوەنی سەرچاوەیەکی زیاد لە یەک سەرچاوی لە ئابووریە بەداخەوە بوو بە ئابووریەکی ڕێعی تەنها پشتی بە تاک سەرچاوەیە بەست و ئەوە بوو پشتی بە سێکتەری نەوتە بەست و دەیەی سێمیش هەر ئەو ڤیژنە و هەر ئەو ئایدیایە ئیدارەی داوە بۆیە بەڕاست بەداخەوە لە قەیرانێکی قۆڵداین طبعا داتاکان بە پێی ناوەندەکان ڕەنگە گۆڕانکاریان بەسەرابێ بەڵام ئەوەی کە لە من لە بەردەستمایە لە ساڵی 2022 ڕێژەی بێکاری لە هەرێمی کوردستانە بە تۆتەڵ لە 11 بووە و تەواوی پێشبینیەکان ئەوە بووە لە ماوەی 4 ساڵدا لە هەرێمی کوردستان لە 2022 و تا کۆتایی 2026
ڕێژەی بێکاری نەکاری لەسەر کرابێت کە دابەزێت بەڵکوم هەموو پێشبینەکان لە ئێستادا بۆ ئەوەن لە ساڵی 2026 ڕێژەی بێکاری لە هەرێمی کوردستانە ئەگاتە 125 کاتێک ئەگاتە 125 بەپێی ئەرقامەکان ئەم ڕێژەیە بریتیە لە 1 ملیۆن دەستی کار واتە لە ساڵی 2026دا لە هەرێمی کوردستانە 1 ملیۆن هاوڵاتی بێکارە بن ئەم 1 ملیۆن هاوڵاتیە لە تەمەنی 15 ساڵی تاوەکو 29 ساڵی کە ئەمە ڕێک ئەو ڕێنجەیە ئەو تەمەنەیە کە قووەی کارە لە هەموو دنیایشی لەسەرەکرێ و بەداخیشەوە لە 124 ئەم ڕێژەیە دەرچوانی زانکۆن کەوابوو ئێمە بێ خۆمان ئامادە بکەین بۆ ساڵی داهاتوو کە 1 ملیۆن هاوڵاتی ئێمە لە تەمەنی 15 تاوەکو 29 ساڵی بێکارە بن وطبعاً کاتێک کە ئەم ڕێژەیە بێکار ئەبێ کۆمەڵێک لایەن و بعدی زۆر خراپی بەدوای خواهێنێ هەردوو لایەنەکەشی هەردوو ئەو بابەتانی کە ئێمە ڕۆژانە لەم سیەکەین کە وەکو لە داتا و راپۆرتەکانە کاک فریدون ئاماژەی پێ کرد بەداخەوە لایەنە کۆمەڵایەتیەکەی کە خۆی لە جیابوونەوە و کۆمەڵی بابەتی ترە ئابینێتەوە و جگە لە بەڕاستی تەنها ڕەنگە ئێستا ئێوە بەڕێستان بەس ئاماژتان بەوە کردبیان لەو داتایانەی کە وەرتان گرتووە ئەمنیەتی کوردستان ڕۆژانە ینی ئاسایشی هاوڵاتیان ڕۆژانە ڕوبڕی مەترسیە بێتەوە یعنی تۆ بیر لەوە بکەرەوە لە ساڵی 2005 تاوەکو ساڵی 2000 کۆتایی 2013 بابەتی شەڕ و کێشە و مەشاکیلەکان دزیکردن و ئەوانە زۆر کەم بوو لە هەرێمی کوردستان هەتاوەکو لە ئەم ساڵ و ساڵانی ڕابردووشە زۆر کات لە سۆشیال میدیاکانەمان بیست ئەیاوت هەرێمی کوردستان ئەوەندە ئەمان و ئاسایشی بەهێزە تۆ ئۆتۆمبیلەکەت لەبەر دەرگای ماڵ ڕاگری ترست نییە هەتا راپۆرتەکانی بۆ نمونە ناوەندەکانی تورکیا و ئێران باسییان لەوە کرد کە بازاڕەکانی هەرێمی کوردستان لەسەر جادە دوکانی ئاڵوگۆڕی دراویان هەیە بەڵام هەرێمی کوردستان ڕێک هاوشێوەی مەسر و لبنان و ئێران و تورکیاشی لێدێ ئێستا ئێمە خەریکین پەنجە لەگەڵەوە نەرمەکەین کە ڕۆژانە ئەم دیاردانە تەشەنە ئەسێنن و ئێمە ڕناچەڵەکێن بۆەوەی کە نابێ ئەمە بێتە شتێکی نۆرمال لە هەرێمی کوردستانە هاوشێوەیەوەی کە وڵاتانی دراوسیە تۆ دڵنیانە بیلەوەی کە ماڵەکەی تۆ ئەمانە هەر ئەوەی کە لێستا لە هەرێمی کوردستانە ئەم هەموو جۆرە سکیوریتیە ئەم هەموو جۆرە بۆ نمونە چاودێریکردنی زیرەکی دەستکردە و کامیرە ئەوانە زیادی کردووە کەوابوو قەیرانەکان جگە لە بوعدە کۆمەڵایەتی کە کاک فریدون ئاماژەی پێکرد لایەنە ئاسایشیەکەشی تێکەدا لە هەرێمی کوردستانە ئەبینیت لەسەر بنزین بۆ نمونە لەسەر ئەوەی کە کرێکارێک ئامادەیە وەلا و وەفای خۆی بە خاوەن بەزیخانەکەی خۆی بسەڵمێنێ قەتڵ و عامێک دروستەکە کە ئەمە دەرئەنجامە بە هیچ شێوەیەکەمە ئەنجامیان بابەتانە نییە کە ئێستا بۆ نمونە ئێمە قسەی لەسەر ئێمە دەرەنجامە ئێمە گەشتین بۆم دەرەنجامەیە کەوابوو هاوڵاتیەک بوو ئەوەی وەلای خۆی بسەڵمێنێ بۆ خاوەن کارەکەی ئامادەی ژیانی خۆشی وێران بکات بۆیە ئەمە هەمووی لەو بابەتەوە سەرەگرێ کە گرفتە ئابوووریەکان نەگرفتە کۆمەڵایەتیەکان ئاسایشی کۆمەلگاشە خاتە مەترسیەوە ئاسایشی خێزانەکانی شخاتە مەترسیەوە و بەداخەوە خاڵی دووەم کە بەڕێزیان ئاماژەی پێکرد کۆچ ئێمە ئەو تەمەنەی کە هەموو وڵاتانی دنیا شەڕی لەسەرەکەن یعنی تۆ باوکو دایکێکە تەمەنێکی خۆی خرجەکە بۆی کوڕەکەی بگەێتە ئاسێکی دیاریکراو کە بتوانێت خاوەن ژیانێک و خاوەن بۆ ئابوووریکی خۆی بێ کەچی ئەو لە تەمەنی 15 ساڵی و 18 ساڵی بی لەوە کاتەوە وڵاتە جێبێڵێ یعنی تۆ ئەمە گەورەترین تاوانە بەرامبەر بە خودی خۆتیەکەی بەرامبەر بە خودی وڵاتەکە شتێکی ئەم دەستی کارە کە لە دنیا بۆ نمونە زۆر نادر و دەگمەنە تۆ بە ئاسانی ڕۆژانە سەدان و بە مانگانە هەزاران گەنجی خاوەن توانە و هێزە نێری بە وڵاتەکانی تر کە توانای خۆیان تاقی خۆیان لە وڵاتانە خرجەکەن و لەنە وڵاتەکەی خۆتا خەرجی ناکەن هەڵبەت بۆ نمونە ئەگەر ئەمە دیوە سیاسیەکەی وەربگری ئەسڵەن پێم وایە کە شتێکی زۆر پاڵنەرێکی زۆر باشەیە بۆی گەنجەکان لە وڵاتانە مێنەوە چونکە ئەگەر عەقڵێتێکی خاوەن ڕوئیایەکی دەوڵەتداری لە هەرێمی کوردستانە بوونی هەبێ ئەسڵەنە بێت ئەمانە ڕێگری لێ بکرێت چۆن ئەبینیت لە وڵاتێکی وەکو بەریتانیا لە وڵاتێکی وەکو ئەڵمانیا کە ئێستا پەلاوێژێ بۆ تەواوی ئەوروپا ئەو خەڵکانەی کە خەریکی قاچاقیکردن بە گیانی هاوڵاتیانەوە بەند دەکرێن و تووشی گەورەترین سزا بنەوە بۆ چونکە سەرنجام ئەم وڵاتانە بنەوە کاری بێکاریەک لە وڵاتانە کاتێک کە لە وڵاتی وەکو بەریتانیا لە هەفتەی پێش و گەورەترین خۆپیشاندانەکرێ و پەلاوێژە بۆ پۆڵەندا و بۆ چەندین وڵاتی تر بۆەوەی کە ئەم لاجئینانە بگرنەوە بۆ وڵاتی خۆیان ئەوانیش لە خەمی ئەوان کە بۆ نمونە سیستەمی کار و هەلیکاری خۆیان بۆ بکڕێنەوە کەوابوو پێشە بوو شتێک پێویستە دەسەڵاتداران حکومڕانەکان ڕێگر بن لە کۆچکردن بۆی ئەو تاقە گەنجی لەناو خۆمانە خەرج بکرێن
من درێژەی پێ نادەم بەڕاستی ڕەنگەڵی مۆ گفتوگۆ کە چارەسەرەکان کە ئێمە زۆر کات پەنجە خینە سەر برینەکان باستەر تۆر حەزەکەم چارەسەرەکەڵی بۆ بەشی کۆتایی بەڵام پرسیارێکم بۆ دروست بوو لە قسەکانتە ئەو شڵەژانە کۆمەڵاتی کە دروست بە لە کۆمەڵگەی ئێمە بۆ هۆی گرفتی بێکاریەوە لە داتاکانە زۆر بە دیاریکراوی دەرەکەوێت بەرمەبناوێت ئێمە گرفتی دواکەوتنی موچەمانی و بەردەوام قەیران هەیە لە یەک لە پرسیارەکان پرسیار لەو کەسانەکراوە کە لە ئێستاە بێکار نەدات و حەزەکەی لە کام کردە کار بکەین بە ڕێژەی لە 150 بەرەو سەرەوە حەزەکە لە کردی حکومیە کارکانەوەکو لە کردی تایبەتە ئەم ئامارە دەراویشتی ئەو قەیرانەیە یاخود چی؟ طبعا من بڕوان بەوە هەیە کە سیاسەتی نێوڕبڵاڵی کە سیاستێکی زۆر کەپیتالیزمیان سەرمایه‌داریە کەوا ئەکات کە حکومەتەکان زیاتر پشت لە سیستەمی سۆشیال بکەن و پشت ببەستن بە سیستەمی کەپیتالیزمیان سەرمایه‌داری. طبعا هەموو سیستەمێک لە دنیا هەم لایەنی باشی و هەم لایەنی خراپی هەیە. سیستەمی سەرمایه‌داری کە لەو سیستەمانی کە کۆمەڵێک لایەنی باشی هەیە کەوا ئەکا خزمەتگوزاری بە کواڵیتێکی زۆر بەرز بگەێنرێ بە هاوڵاتی یان بگەێنرێ بۆ کەسانی کە بەشدارە بن بەڵام سیستەمی کەپیتالیزمی یان نیولیبراڵی بە جۆرێکە بێ هاوڵاتی خاوەن داهاتێکی باش بێ. تۆ بینیت لە بەشێکی زۆری وڵاتانی دنیا کە کاتێکە سیستەمی کەپیتالیزمی هەیە و سیستەمی سۆشیال نییە مانای ئەوەتانەیە کە داهاتی دەوڵەت لە ڕێگەی خزمەتگوزاری وەگەڕێتەوە بۆ هاوڵاتی. بەڵام لە هەرێمی کوردستانە بەداخەوە ئێمە هەرچەندە سیستەمێکی ئیشتراکیمانەیەواتە سۆشیالیمانێ چونکە هەرێمی کوردستان لە چوارچەوەی حکومەتی عێراقایە و حکومەتی عێراقێک کە لە وڵاتە دەوڵەمەندانەی کە ڕۆژانە 3.5 ملیۆن بەرمیل نەوت هەناردەکە و حکومەتی عێراقێک کە لە وڵاتانەی کە لە چوارچێوەی ئەم وڵاتانەی دراوسی خاوەنی گەورەترین GPTە کە 200 تریلیۆن دیناری عێراقی ساڵانەیە 200 تریلیۆن دیناری عێراقی ساڵانە بەڕاستی بەشێکی زۆری وڵاتانی دراوسەیە زیاد لە 2 وڵات بە 3 وڵاتیش بۆ نمونە ساڵانە GPTەکان ئەوەندە بەرز نابێت کە 200 تریلیۆن دیناری بێت بەڵام بەداخەوە لە عێراقدا ئەگەر سەیری بکەی نەتوانراوە کە سوود لەو داهاتە زەبەلاحە بگیرێت کە لە داهاتووە من بڕوان بەوە هەیە عێراق تووشی گەورەترین کێشەی اقتصادیە بێت چونکە لە عێراقدا ئێستا زیاتر لە 10 ملیۆن هاوڵاتی پشت بە موچەی حکومیە بەستێ بەسەر جەم سێکتەرەکانیەوە چ موچە خۆر بێت چ تەقاعودین بێت چی ڕێعایی ئیجتیماعی واتە چاودێری کۆمەڵایەتی کە ئەمە لە داهاتووە ئەگەری هەیە گەورەترین کێشە ڕوبەڕووی عێراق بکاتەوە بەڵام خۆشبەختانە لە هەرێمی کوردستانە هەرچەندە سیستەمەکە بەرەو سۆشیالی ئەڕوا بەڵام کێشەکە لە دابشکردنی ئەو داهاتە هەیە لە هەرێمی کوردستانە ئێمە بپی داتاکان کە حکومەتی هەرێمی کوردستان خۆی ئاماژەی پێیەکە مانگانە نزیکەی 400 میلیارد دینار داهاتی نانەوتی لە هەرێمی کوردستانە هەیە و بەتەنیشتی ئەوەوە تا وەکو شوباتی 2023 حکومەتی هەرێمی کوردستان ڕۆژانە نەوتی فرۆشت و ئەم نەوتەش مانگانە نزیکەی 350 میلیۆن دلار کەوتووە لەسەر حکومەتی هەرێمی کوردستان کەوا بوو هەتا شوباتی 2023 کە هەرێمی کوردستان توانیوەتی داری خۆی با لە ڕووی داراییەوە هەرێمی کوردستان توانیوەتی 1 تریلیۆن دیناری عێراقی مانگانە کۆ بکاتەوە 1 تریلیۆن دیناری عێراقی بۆ 6 میلیۆن هاوڵاتی بەڕاستی داهاتێکی زەبەلاحە بۆ مانگانە ئیشکالەتەکە لێرە ئەوەیە هەرێمی کوردستان مانگانە 1 تریلیۆن دینار ئەباتە دەرەوەی هەرێمی کوردستان کاتێک کە تۆم 1 تریلیۆن دینارە ئەوەستێنیت ئۆتۆماتیکیان ژیان ئەوەستێ ئەوەشی کە وای کردووە کە هاوڵاتیان زیاتر بی لە سێکتەری کارتی تایبەت بکەنەوە وەک لەوەی کە بی لە سێکتەری حکومی بکەنەوە ئەمە ئەو پلان و بەرنامەیە کە حکومەتی هەرێمی کوردستان دایڕشتووە تۆ بین لە پارێزگای سلێمانیە ئەگەر وەکو داتاوەری بگری بڵێ تۆ هاوڵاتیەکی لە پرۆژێکی سەکەنیە ئامادەی بژیتیان لە گەڕێکێکە ئامادەی بژیت هەمووی هانا بۆ پرۆژ سەکەنیە بە لەبەر خاتری چی لەبەر خاتری ئەوەی کە پرۆژ سەکەنیەکان کواڵەتێکی باشی خزمەتگوزاریانێ کاتێک کە کواڵەتێکی باشی خزمەتگوزاریەیە کەوابوو ئەرکێکی زۆر لەسەر حکومەت کەم بووەتەوە ئەبینی تۆ ئێستا لە پارێزگای سلێمانیە بە دروستی ئەگەری تەواوی هەیە نیوەی ڕێیەکی پارێزگای سلێمانی وەکو نیشتە جێبوون وەکو سەکەن بەرپرسیارەتی لە حکومەت لەسەر حکومەت لا برای بێت چەندین ساڵ لە ڕووی کارەبا لە ڕووی ژێرخانی و لە ڕووی سەرخانی و جادە و قیر و مەکتەب و ئیلا ئاخری کەوابوو هێواش حکومەتی هەرێمی کوردستان بە 4 ساڵ توانی پلانێک جێبەجێ بکە کە هاوڵاتی کەمترین کات متمانی بە حکومەتە بێ چ لە ڕێگەی خزمەتگوزاریەوە چ لە ڕێگەی بواری ئیجوکیشن و بڕۆنامە و شەهادەوەی لە ئاخری بین لە پارێزگای سلێمانی لە کۆی 7 زانکۆ پێنجی کەرتی تایبەت بەڕێوەی ئەبا تەنها 2 زانکۆی کەرتی حکومیە کەوابوو من بڕوان بۆەوە هەیە کابینەی داهات و کابینەی دەیەم
بەڕێژەیەکی زۆر باشتر و بەرچاوتر حکوومەت لە کەرتی حکومی بڕاتە کەرتی تایبەتی نیولبراڵەکە. بەڵام ئیشکالەتەکە لێرە ئەوەیە منەخیتە ناو سیستەمێکی سەرمایه‌داریەوە، بەڵام داهاتێکی ئەوەم نییە. هاوڵاتیەک نەخۆشەکەوێت داهاتێکی ئەو توی نیە بباتە نەخۆشخانەی فاروق، بباتە نەخۆشخانەی شارژە بە جەنازەکەی وەربگرێتەوە. کاتێککە تۆ سیستەمی سەرمایه‌داری سەرکەوتووە کە داهاتێکی باش لە بەردەسی و هاوڵاتیا بێ بۆی بتوانێت بۆ نمرە ژیانی خۆی بەرەو پێشبا. من قسە لەسەر چارەسەرەکان بکەم ئەوەی کە دەرفەت بۆ هاوڕێ بەڕێزەکان بڕاستە. باش بەسەر دەستان خۆش بێت. زۆر سپاس بۆ دکتۆر نەبەرد و پێشکەشکردنی بابەتەکەی. ئێستا ئەچمە لای میوانی دووەم کە بەڕێز مامۆستا ئەیوب بە بەڕێوەبەری سەنتەری پەرەپێدانی کارە لە زانکۆی پۆڵەتەکنیکی سلێمانی. هەڵبەت ئەم سەنتەریە بەڕێزیان لە ساڵی 2015 دامەزراوە. وەکو لە ڕاپرسەکە بینێتانەکێک لە سێکتەرە گرنگەکانی ناو ڕاپرسەکەی ئێمە توێژی خوێندکار و گەنجانەکە وەرگیراوە بەشێکی زۆرینیان خوێندکارن. چەند پرسیارێکی تایبەتمان هەبووە بە خوێندکاران، ئەوش ئەوەیە کە پێتان وایە لە پسپۆڕێک کە خوێنە ڕاستەخۆ کارتان دەستەکەوێ یاخود تا چەند گەشت بینی بۆی کە ڕاستەخۆ دوای زانکۆ کارت دەست پێ. هەڵبەتە ئامارەکان شتی جیاوازمان پێڵێن بۆ نمونە لە 42 بڕوایان بەوە هەیە کە بە پسپۆڕێکی خۆیان کاریان دەست پێ لەو بەشێکەتیە ئەی خوێنن، لە 38 پیان وایە کە نەخرکاریان دەست ناکە. بۆ ڕاستان وەکو بەڕێوەبەری سەنتەری کارامەی و گەشە پێدانی کار لە زانکۆکانە ئەو گرفتانە کێنە بەردەمی خوێندکاران چین و ڕۆڵی زانکۆکان بە دیاریکراوی چیە لە کەمکردنەوەی بێکاری؟ دەستان خۆش بێت. سپاس بۆ ڕێکخەرانی ئەم مێزگردە. لە ڕاستیە زانکۆ ڕۆڵێکی زۆر کاریگەر ئەبینێت لە کەمکردنەوەی بێکاری وەکو دیاردەیەک لە ئامادەکردنی کادری کارە و کادری لێهاتوو بۆ بازاڕی کار. بەڵام پرسیارەکە لێرەیە ئەوەیە ئایا زانکۆکانی ئێمە ئەم کاریان کردووە؟ بۆ خۆی ئەمە جێگەی گفتوگۆیەکی گەورەیە. ئەوەی کە تاوەکو ئێستا هەیە ئێمە گرفتێکی گەورەمان لەگەڵ سیستمی ئیجوکیشن یاخود خوێندن هەر لە قۆناغی بنەڕەتیەوە حتا لە باخچەی ساوانەوە تاوەکو گاتە ناو زانکۆکان. بە تایبەتی ئەگەر ئێمە لە قۆناغی زانکۆیە بوەستین گرفتێکمانەیە هاوتەریبیەک نییە لە نێوان سیستمی خوێندنمان و لەگەڵ بازاڕی کارە و بە تایبەتی لەم چەند ساڵی ڕابردووە کە بازاڕی کار بە جۆرە لە جۆرەکان گەشەکردنی بەخۆیەوە بینیوە شێوازی کارەکان گۆڕاون بە تایبەت فۆکەسکردنە سەرەوەی کە دامەزراندنی حکومی نەماوە لە دامەزراوەکانی حکوومەتە. حکوومەت گەنجەکانمان دەرچوەکانمان دانامەزرێنێ لە بەرامبەرە ئەبێ بچین پەنابەرین بۆ بازاڕی کار. باشە ئایا ئەو گەنجی کە ئێمە لە ناو زانکۆکانەوە پەروەردەیانەکەین ئامادەن بچن لە ناو بازاڕی کارە یان لێهاتوویەکانیان بایی ئەوەیە کە بتوانن پێداویستەکانی بازاڕی کار پڕ بکەنەوە. ئەمە یەکێکە لە گرفتە گەورەکان کە سراحەتەن هەندێک هەنگاو هەیە لەم مەجالەیە لەسەر ئاستی وەزارەت لەسەر ئاستی زانکۆکان کە کار لەم مەجالە کراوەکە ئیش لەسەرەوە بکرێکە سیستمی خوێندنمان بە جۆرە لە جۆرەکان هاوتەریبیەکی هەبێت لەگەڵ بازاڕی کارە. بەڵام ئەو هەنگاوانەی کە هەیە زۆر هێواشن، زۆر لەسەر خۆن ناتوانن لەگەڵ ئەو گۆڕانکاریە گەورەی کە لە بازاڕی کارە ڕوئەدات لەگەڵ بڕۆن یاخۆت لەگەڵ یا هاوشان بن. بۆیە ئەمە یەکێکە لە گرفتە گەورەکان. یەکێکی تر لە گرفتەکان ئێمە کۆمەڵێک بەشی جیاوازمان هەیە کە بە تایبەت لە ئەو بەشانەیە کە پەیوەندیدارن بە سۆشیال ساینسەکانەوە یاخودەوەی کە زانستە مرۆڤایەتیەکانن بۆ خۆی ئەمانە کێشێکی گەورەیان لە بازاڕی کەرتی لە بازاڕی کارە بۆ دروستە بێت. ئۆستاسیانەگەر ببوورە لێرە ڕاست بکرم تەبعاً بەپێی ئەو ئامارانی کە لە ڕاپرسەکەی ئێمە دەستمان کەوتووە کە ئەرکی زانکۆکان چیا لە کەمکردنەوەی بێکاری 30% پیان وایە کە هاوکاری و هەماهەنگی زانکۆکانە لەگەڵ کەرتی تایبەتە و لە 26 پیان وایە کە پێویستە پرۆگرامەکانی خوێندن بگونجە لەگەڵ بازاڕی کارە و لە 70 پیان وایە کە پێویستە خولە کردارەکان لە ناو زانکۆکانە زیاد بکرێت. ئایا زانکۆکانی ئێمە ئەمانتیا هەیە؟ جا وەکوتم کە ئێماڵین هاوتەری بنین لەگەڵ بازاڕکاری، یعنی ئێمە نەمانتوانیوە سکیڵی خوێندکارەکانمان لێهاتووی خوێندکارەکانمان کە پەیوەندیدارە بەو خولە پیشەیانەی کە ئاکرێتەوە بەو لایەنە پراکتیکی کە پێویستەکە لە زانکۆکانە ئەنجام بدرێت بە باشی نەگەیشتووە. وەکوتم هەنگاو هەیە لە ئێستا من بۆی کە تازەترین
هەنگاوی وەزارەتی خوێندنی باڵا لەسەر ئەم بابەتە لەگەڵ بەڕێستانە شێر بکەم. ئێستا خەریکی زیادکردنی وانەیەکین لە ناو وەزارەتی خوێندنی باڵایە و سنتەرەکانی پەرەپێدانی کار لە زانکۆکانی کوردستان بە حکومی و ئەهلیەکانیشەوە تایە بەشدارن وانەی کارسازی بۆ زانکۆکان زیاد بکرێت کە وانەیەکی زۆر گرنگە یەکێک بۆ لەو بۆ شایانەی کا بووە و وەزارەتی خوێندنی باڵاش بەڕاستی درکی بەمە کردووە. بۆیە کاتێک کە خوێندکارەکان من کۆمەڵێ منهەج و پرۆگراممان هەیە وەکوتم پێداویستەکانی بازاڕی کارتێر ناکەن ئەمە بۆ خۆی گرفتە گەورەکەیە کەواتە کەلێن هەبوو لە چیە لە ئەو لایەنە پراکتیکیانەیە کە پێویستەکە خوێندکار ڕاهێنانی پێ بکرێت بۆ بازاڕی کار و ئامادەکردنی بۆ بازاڕی کار بۆ خۆی دامەزراندنی سنتەرەکانی پەرەپێدانی کار بەشێکی ترە لەو درکردنەی کە وەزارەتی خوێندنی باڵا درکی بۆ کردووە. تۆ ژمارەیەکی زۆری خوێندکارت هەیە کۆمەڵی منهەج و پرۆگرام لە هەر یەکێک لە اختصاسە جیاوازەکان لە پسپۆڕی جیاوازەکانە ئەخوێندرێت بەڵام ئایا خوێندکارەکە ئامادە بێ بۆ ئەوەی کە سیڤیەکی باش بنووسێ ئامادە بێ بۆ ئەوەی کە تەکنیکەکانی چاوپێکەوتنی کاری باش وەربگرێت ئامادە بێ بۆ ئەوەی کە کۆمونیکیشنێکی باش بکە ئامادە بێ بۆ ئەوەی کە تیموەرکینێکی باش بکە ئامادە بێ بۆ ئەوەی کە چۆن تایمەنیجمنتی خۆی بکە ئەمانە هەمووی کۆمەڵێ بابەتی گرنگن کە لە ناو سنتەرەکانی پەرەپێدانی کارە ئێمە لەگەڵ خوێندکارەکانمانە شێریەکەین. بەڵام گرفتێکی ترمانەیە قودرەی سنتەرەکانی پەرەپێدانی کار لە هەموو زانکۆکان ناتوان بە حکمەوەی کە ئێمە ساڵێکی باشمان لەگەڵ زانکۆکانی تریشە هەیە لەو توانایە نییە یا ئەو توانایی نییە کە کەڤەری هەموو خوێندکارەکان بکە بۆیە ئەکرێت لە ڕێگەی ئەم وانەیەوە کە ئێستا تەمان سۆفت سکیڵەکانی شیتیایە ئەو کارامە نەرمانی کە پێویستەکە کە گەنجێک دەرچوویەکی زانکۆ یا پەیمانگایەک شارەزایی هەبێت لەوێ جێگەکراوەتەوە. هیوادارم ئەم پرۆگرامە وەکوەوەی کە ئەمانەوێت بچێتە بواری جێبەجێکردنەوە و ببێتە وانەیەک تەڵان ڕاهێنان بە کۆمەڵی مامۆسای دیاریکراوەکرێت لە ناو زانکۆکانە بۆ ئەوەی کە ئەم وانەیە بڵێنەوە واتە هەر لە خۆ ناتوانرێت ئەم وانەیە بوترێتەوە پێویستەکە کەسێک سکیڵێکی باشیە بێ پێویستەکە توانایشی تایبەتی هەبێ تاوەکو بتوانێت ئەم وانەیە بڵێتەوە. ڕەنگە بۆ ئەم ساڵ وەکو پالۆت وەکو نموزەجێک نمونەیەک بتوانرێت ئەم وانەیە لە هەندێک لە بەشەکانە لە زانکۆکانە دەستی پێ بگرێ ئەگەر گرفتێکی نەیەتە ڕێگە بۆ ساڵی ئایندا باشتر بابەتەکە بچێتە بواری جێبەجێکردنەوە. یەکێکی تر لە گرفتە گەورەکان لاوازی پەیوەندی نێوان ئەکادیمیا وەکو زانکۆ لەگەڵ بازاڕی کارە ئێمە بۆشاییە گابێکی بەڵێ بۆشاییەکی گەورەمانێ هەر ئەمە شەوای کردووە کە کوردوتەنی زانکۆکان لە ئاوازێکە خوێنین و کەرتی تایبەتیش لە ئاوازێکی تر ئەخوێنێ بۆیە کاتێک ئێمە بە حکمی کە بەرکەوتنمان هەیە لەگەڵ کۆمپانیەکانە و پرۆگرامی تایبەتمان هەیە لەگەڵ کۆمپانیەکانەکە ئیشیان لەگەڵاکەن وەکو سنتەری پەرەپێدانی کار تەواو درێک بەم بابەتاکەن و چەندین جار کۆبوونەوەمان لەگەڵ بەشێک لە کۆمپانیەکانە کردووە لەسەر ئەم بابەتانە بەڵێ ئێمە بۆشاییمان هەیە و ئەبێت کەرتی تایبەت داخڵ بە پرۆگرامەکانی خوێندن کە کاڵنگ داخڵ بە پرۆگرامەکانی خوێندن بکرێت واتە ڕئیان وەربگیرێت لەوەی چی پێویستە بۆ بازاڕی کار چۆن گەنجەکانی خۆمان پەروەردە بکەین بۆ بازاڕی کار چونکە وەکو وتمان ئیتر حکوومەت کە دامەزراندنی تەواو چۆتە مەرحەلەی سفرەوە باشە لەم حاڵەتەیە ئێمە بێ ئامادەیان کەین بۆ کەرتی تایبەت کەواتە پێویستمان بە کەرتی تایبەتە بێت کە تەنانەت تەداخل بکەن لە ئاستی جیهانیە ئەم بابەتە ئیشی لەسەرکرێ ئێمە لە سەفرێک بۆ ئەمریکا تایبەت لەم مەجالانەیە یعنی ژووری بازرگانی و کۆمپانیەکان تەواو ئاگاداریەکی تەواویان لە پرۆگرامەکانی خوێندن هەبوو لینکێکی زۆر باشیان هەبوو لە نێوان بازاڕی کار و کۆمپانیەکان و زانکۆکانە بۆیە ئێمە پێویستمان بە دروستکردنی ئەم نێتوەرکەیە ئەم لینکەیە ئەم پەیوەندیە لەگەڵ بازاڕی کارە ئەگەر ئەمە نەکەین دیسانەوە کێشەکانمان بەردەوامە بێت. یەکێکی تر لەو گرفتە سەرەکیانەی کە هەمانە وەکو زانکۆ کە ناتوانین خوێندکارەکانمان باش بکەینە ناو بازاڕی کارەوە ئەوەیە کە
تۆ خریجێکی زۆرت هەیە بازاڕی کارەکەت تحملی ئەمە ناکە بنمونە بە پێ و داتانەی کە لە وەزارەتی خوێندنی باڵاوان دەکات ئیعلانەکرێت لە کۆڕ کۆبوونەکانەکە ئێمە لەگەڵیان نابوون باسییان کردووە ساڵانە 40 بۆ 45,000 خوێندکار دەرچووی زانکۆ پەیمانگامان هەیە باشە چەند کەسدا ئەمەزرێت کەواتە ئێمە بێکاریشی زۆرمان بۆ دروستە بێت بۆیە بێ ئێمە بیر لە تەکنیکی تر بکەینەوە لە ڕێگەچارەی تر بکەینەوە هەر لە ئامادەکردنی خوێندکارەکانمان لە پێدانی ئەو لێ هاتوویانەی کە پێویستەکە واتە بەس ئەو منهەجێکی خوێنێ بەس نییە خوێندکارمان هەیە لە بەشەکەی خوای یەکەم بووە بەڵام سکیڵی کۆمونیکیشنی نەبووە بۆیە کاتێک کە چووم چاوپێکەوتنی کاری ئەنجامداوە لە کۆمپانیەکە ئەو خوێندکاری کە یەکەم بۆ هۆر نەگیراوە خوێندکارێکی تر وەژیاو کە کۆمونیکیشنی باش بووە کەواتە گرنگی پێدان بە سکڵی خوێندن بابەتێکی گرنگە کە لە زانکۆکانە گرنگی پێ بدرێ بەڵام هەستەکەم جیاوازیەکێ لە بینی زانکۆی حکومی و زانکۆی تایبەتە ئەم گرفتانە کە خوێندکارێک لە زانکۆکی حکومی هەیەی خوێندکارێکە لە زانکۆیکی تایبەتە هەمان گرفتی هەیە سەراحەتەن ئەوە سێتە سەر ئەو پسپۆڕیانەی کە لە ناو زانکۆکانان من نمونەیەکی واقعیتان پێڵم یەکێک لە کۆمپانیا بەناوبانگەکانی شاری سلێمانی هاتن بۆ لام ئێچاری کۆمپانیەکە بۆ لام سوپاس و پێزانینێکی بۆ هێناین وتی ئەمەوێ سوپاسان بکەم بۆی کە لە 90 وی کە مندام مەزراندووە لە کۆمپانیەکەمان ئیتر هەر چەند کەسێکە کە چەندێکی دامەزراندووە لە 90یان دەرچووی زانکۆی پۆلەتەکنیکن و بە تایبەتیش بۆ هاتووم کە سوپاسان بکەم لێ هاتووی توانانێ بەپی ئەو پسپۆڕیانێکە لای ئێمە لە بەشە تەکنیکیەکانن تا ڕادێک باشترێکە بۆ دەستکەوتنی کار لە ناو بازاڕی کارە و جێگەی خۆیان ئەکەنەوە بەڵام ئەمە بەسنی وەکووتمان ڕێژەکە زۆر لەوە زیاترە ئیشمان لەسەر چییە چۆن بتوانین لە ناو خودی زانکۆکانە ئەم گەنجانی کە دەرئەچن لە زانکۆکان و ئەبنە کادری داهاتووی کۆمەڵگاکەمان چۆن بیان کەین بە کارسازیش بەشێکیان لێ بکەین بە کارساز ئەنترۆپرۆنەریان لێ دروستکەین یا ئەوەی کە ئێستا لە هەندێک لە زانکۆکانە بەناو سنتەرەکانی کارسازی لە کوردستانە لە 4 زانکۆە دامەزراوە بەڵام هێشتا بە تەواتی نەکەوتونەتە سەر پێی خۆیان بۆیە پێویستمان بە چییە هەم سنتەری پەرەپێدانی کار هەم ئەگەر سنتەری کارسازیشە بێت پێکەوە ئیش لەسەر ئەوە بکەین ئەو پرۆگرامێک کە هەیە چۆن بتوانین ئیش لەسەر توانا و لێهاتوویەکانی خوێندکارەکانمان بکەین تەنها یەکەم بوونی لە ناو بەشەکەی خۆیان بەزنیە بۆ ئەوەی کە ئەو کارێکی باشی دەستکەوێت بەڵکو پێویستی بەوەیە کە داهێنانیش بکە بەشێک لەوەی کە ئیتر لە ناو کارتە بیرۆکەی پرۆژیانەیە ئەم بیرۆکەی پرۆژانە چۆن گەشیان پێ بدەین ئێمە ئەکەوێتە قاڵەوی چارەسەرەوە حەزەکەی باو گفتوگوی ئەکرال گرین بۆ بەشی کۆتای زۆر سپاس دەکەم دکتۆرگان حەزەکەم قسەکانی کاک دکتۆر ببەستمەوە بە بەشێکی زۆری باسی خوێندکار و کەرتی تایبەتی کرد حەزەکەم ئاریان خان بێمەلای بەڕێستان کا بەڕێستیان لە پرسراوی کارگەرین لە کۆمپانیا گروپ هەڵەبجە وەکو نمونەیەکی کەرتی تایبەت وانگێش کراون لێرە ئاریان خان زۆر بەخێر بێ بەبێ و ئامارانە کە لە بەردەستی ئێمە کوناوەندی توێژینەوەی سبەی و ڕاپرسیەکان خواست لەسەر کەرتی تایبەت بە پێی شارەکان و پارێزگاکان گۆڕانکاری بەسەرا هاتووە و زۆرێک لە بۆچوونی بەشداران پێیانەوە کە پێویستە کەرتی تایبەت هەمانگی زیاتر بکات هەم لەگەڵ خوێندکاران هەم لەگەڵ بەشە جیاوازەکانی تری کۆمەڵگا ئێوە کۆمپانیەکانی کەرتی تایبەت چۆن ئەڕوان نەڕەخساندنی هەلی کاروە پلانتان چێ بۆ وەرگرتنی گەنجی تازە یاخودەوە تا چۆن ئێوە کەسی تازە وەرەگرن لە کۆمپانیەکان و پرۆژە جیاوازەکانتان چین فەرمو ئێوارە تاماش خۆشحاڵ بووم بۆ ئەم کۆبوونەوە لە ڕاستیە ئامارەکان لە لای من ئامارێکی باش بوون ینی ئەو ئامارانەی ئێوە تۆزێک ڕاستە مەترسیدارە بەس ئامارەکانی کۆمپانیاکەی کە خۆم کاری لە یەکەم و لە پرسراوی کارگەڕیم حەزەکەم ینی ئەعلانی کەم لە بەرەوەی ئەم بە وەبەرهێنەرێکی ئێمە کاری لەگەڵا ئەکەین هەڵبەتە خۆی وەبەرهێنەرێکی نیشتیمانیە ئێمە بە نزیکەی لە کۆی ئەم پرۆژانی کە هەمانە ئەکسەریەتی ناوچە کوردستانەکانەکەوێ و چەند ساڵەکە طبعاً لە جنوب بەشدارین نزیکی 1700 کارمەندمان هەیە لە کۆی هەموو شارەکان لەم ڕێژێ 80% بەر کوردستانەکەوێ 20% بەر جنوبەکەوێ ئەمەش هەر داتایەکی خۆشترە ڕێژەی کرێکاری بیانی لە لای ئێمە بە کەمتر لە 2 بۆ 1 ئەژمارەکرێ ڕەنگە ئەم داتایە بۆ تەنها کۆمپانیایەک بێت لەبەرەوەی شخصیەتی ئەم سەرمایه‌دارە کەسێکی وەبەرهێنەرێکی نیشتیمانیە
باشترین پرۆژەکانیشی طبعاً ئاشکرای بەڕێستانە کە ئێستا کەرتی تایبەت منافس ینی منافسەیەکی زۆری هەیە لە بازارەکە هەوڵی بەدەستهێنانی باشترین کادرەکانەکە یان خوێندکارە تازەکانەکە یان دەرچۆ تازەکانەکە بەڵام کەرتی تایبەتیش بێبەژنێ لەو کێشە و گرفتانێکەیەتە بەردەمی کەرتی تایبەت خۆی لە منافسەی بازارە عادەتەن کار لەسەر باشترین و تازەترین سیستەمەکانەکە دیارە ئەوەی بۆی گرنگە پیشەسازیە لە مەجای کشتتوکاڵی و گەشتیاری و ئاژەڵداری من بەنسبەت کۆمپانیاکی خۆمەوە ناچارم ئەم داتیانە بم زۆر باشەکی و بەشێکی ڕاپرسەکانیشمانەکە بوارەکانی تەکنەلۆجیا و گەشت و گوزار و نوێترین کارمان لە مەجای ئەوزەی خۆرە نەبوونەوە وزەی خۆر هیوادارین زانکۆی تەکنیکەکان دیارە پشکی شێر لێرا بەر لە کەرتی تایبەتە بەر ئەو خوێندکارانیان ئەو بەشانەکەوێ کە لە مەجال لە تەکنیکەکانە لە پێشەون بە هۆکاری ئەوەی بازاڕی کار ئەمەی پێویستە و لە هەمان کاتدا لە ڕووی کشتتوکاڵی و ئاژەڵداری و یەک دوو پرۆژەی گەورەمان لە ناوچەکە هەیە پرۆژەی باشترمان لە پارێزگای هەڵەبجە ئەبێ لە داهاتوە کە بە نزیکەی هەلیکاری بۆ 600 کەستیا ئەبێ دیارە لە بناغی دروستکردنین بەڵام ئەو گرفتانی بۆ ئێمە دروستە بێ هەرو ڕۆتینانن کە حکوومەت بربەستی تیا دروستەکە کە لە ڕووی سیاسەوە داخڵبوونیان هەیە بڵێ لە ڕووی ڕسوماتی باج و کێشە مرۆیەکان داراییەکانەوە دیسانەوە گرفتمامۆ دروستەکە ئەوەی لە ئێمە مطلوبە داوا کراوە هەمیشە دابینکردنی سەلامەتی کارە دیارە ئەم سەلامەتی کار و دابینکردنی زمانی تایبەت بە کارمەندان ئەمانەیەکێکە لە ئەرکە سەرەکیەکانی کەرتی تایبەت و ئاشکرا لە لای بەڕێستان کە لە کەرتی تایبەتە کەمتر گرنگی بە دیوی بیمە و تەندروستی و ئیشورانسی کارمەندەکان درراوە بە خۆشحاڵی و ئەمە لە کۆمپانیا ئێمە ئەم شتە نییە بەڵام بە شێوەیەکی گشتی لە کەرتی تایبەتە ئێمە بە هۆکاری ئەوەی لە هەمان کاتە کۆنتاکتمان هەیە لەگەڵ بەڕێوەبەرەتی کار و دەستەبەری کۆمەڵاتی لام سیر بوو کە نوێنەریان لێرە نەبوو چکە باشترین قەرارەکانیان لەم چەند ساڵەیە بووە کە کەمکردنەوەی ڕێژەی کرێکاری بیانی بووە ئێستا بە چەند بڕیارێکی سەپێنراو کە کۆمپانیاکان ناچار کراون ڕێژەی کرێکاری بیانی زۆر کەم کرێتەوە بۆ ئاستی 25 لە 100 و خواردتر وە پابندکردنی کۆمپانیاکان بە تۆمارکردنی کرێکارەکانیان لە بەڕێوەبەرەتیەکان بۆ ئەوەی ئەمانیش بە هەمان ڕۆحیەتەوە کار بکەن کە لە کەرتی تایبەتە داهاتویان هەیە و خانەنشینیان هەیە و یاساش ئەمەی ڕێکخستووە بۆ ئێمە ئاشکرایە کە ئەزانین ئەو ڕێژەیە کە خواستی کارکردن لە کەرتی تایبەتە کەمترە بە کەرتی گشتی ئەو کارەکەشی زۆری کاتی کارکردنە و نەبوونی زەمان و بیمەیە و با بڵێن کەمی موچەیە کەم بە ناچاری توانێت یەک کار بکات کە ئەمەش بەشی پێویستەکانی ناکات لە ماوەکەیە. بەسەبەت ئەراقنەکو پشگەرێک بۆ قسەکەی بەڕاستانێکێک لەو پرسیارانەکە هەمان بۆ ئایا مزمانەوە بە داهاتی و کارەکەت یاڵبەتەن پرسیارە لەو کەسانە کراوە کە خاوەنی کارن ئەو کەسانە کە لە کەرتی حکومی لە 1960 مزمانی زیاتریان بەکارەکانیان هەیە ئەوانەی کە لە کەرتی تایبەتن لە 1956 مزمانیان بەکارەکانیان هەیە و ئەوانەی لە کاری سەربەخۆکەن لە 1963 مزمانیان بەکارەکانیانی هەڵبەتە بەشێکی گرفتەکە پەیوەندی بکە بەڕاستان باستان کرد کە کەرتی تایبەت زمانینەوە زۆرێک لە بەشداربان ئاماژان بەوا کرد کە هەم کاتی زۆرە هەم موچێکمە بە تایبەتی گرفت بۆ بەشداری کاری ژنان لە کۆمپانیەکانی کەرتی تایبەت کە مۆڵەتیان کەمە کە کاتی کارکردنیان زۆرە و لە کۆتاییشە کاتێکە دابڕێنە ئیشەکە وەکوواکە هیچیان نەکرد بەچکە هیچ خانەنشینێک هیچ بیمەیەک نەهەنگرێتەوە ڕاستە بڵێ هەر خۆشی کەرتی گوشت باڵێن حکوومەتیش هاوکار نییە بۆ ڕاپێچکردنی ئەم کۆمپانیانە کە مولزەمیان کە بەوەی مافی کرێکارەکان وەکو خۆی دابین کات و ئاگاداری بازاڕی کار بێت و بتوانێت ئەو بۆشایی کە لە خۆیان دروست بووە لە ئێستا ناتوانێت ئامەزراندنکە لە کەرتی تایبەتە شوێنگرەوەی بۆ دانێت و هاوکار بێ ینی بەگشتی بەڵێ ڕێژەکان
کەمترە داواکاری بۆ کار لە کەرتی تایبەتە کەمترە. زۆر سپاس دەکەم خاتونگیان سپاس بە بەشداریکردنت حەزەکەم و قسانی هەردوو میوانەکە ببەستمەوە بە بابەتێکی گرنگ بە تایبەتی لەگەڵ دکتۆرەی بەکە باسی زانکۆ گۆشەپێدانی ڕۆلی زانکۆکانمان کرد بۆ مەبەستە میوانداری زۆر بەڕاست دکتۆر مەزنم کردووە سەرۆک بەشی ئەی لە زانکۆی گەشەپێدان دکتۆرگیان زۆر بەخێر بێ یەکێک لە دەرئەنجامی ڕاپرسەکەی ئێمە پرسا لە بەشداربووان کراوە کام بوار یاخود کام بوار بوو بابەت گرنگترە بۆ گەشەپێدانی کردی تایبەت یاخود هەلی کار لە 126 بەشداربووان پێیان وایە کە تەکنەلۆژی ئەتوانێت کە دەرفەتی هەلی کاری تازە بڕەخسێنێ بەڕاستانە کۆ سەرگۆشتی ئای و بابەتە تەکنەلۆجیەکان چۆن ئەڕوانە ئەم بابەتە زۆر سپاس زۆر بۆ مامۆستایان دکتۆرە بەڕێزەکان ئاریاخان لە نزیکی شۆ بە تەلەفۆن پەیوەندیمان هەبووە ئێمە وەکو پرۆگرامی وەکو پێوترێت خولی هاوینە هەمیشە خوێندکارمان ناردووە پێشتر بەشی زانستی کۆمپیوتەرمانە بوو لەگەڵ ئایتیا ئایشمان کردوتەوە حتمما وەکو دکتۆر فەرمووی وەزارەتی خوێنی باڵاش هیچێک لەو پرۆژانی کە کارسازی بخرێتە ناو زانکۆی ئەهلی و حکومیەوە بێگومان هەموو زانکۆیشی حکومیش و تایبەت ریسێرچی کردووە دەربارەی ئەوەی کە هەلیکارانە چین لە بازارە لەسەر ئەو بنەمایە ئەمەتوانیمان ئەم بەشێکی تازەمان کردوەوە کە زیرەکی دەستکرد و زانستی دەیتایە کە ئەو ناوە پێشتر هەر زیرەکی دەستکرد هەبووە لە شارەکانی تری عێراقوانە بەڵام زیاتر بواری تیۆری بووە تیۆری بووە نەک پراکتیکی و کارسازی بووە ئێمە بیرمان نەچێت کە لێرە شۆڕشی پیشەسازی چوارەمە کە شاڵەن زیرەکی دەستکرد هاتەکایەوە لە 2015ەوە کە زیرەکی دەستکرد هات وەکو ریسێرچ گروپێک بۆ نمە شێوازێکی ڕەفحینە بووە دوای لە 2009 ئۆپن ئەی هاتەکایەوە کە بووە بە کاریشی بازرگانی و لە هەموو پایەکانی ژیان زیرەکی دەستکرد هاتەکایەوە بێگومان کەلێنەکەی لە بینی بازار و هەلیکارە وەکو مامۆسای بەڕێز فەرمووی مامۆسای کە باسمان کرد یەک لایەن نییە ناتوانین بڵێم بە یەک لایەن ئەتوانم ئەم کێشەیە چارەسەرکەر و داتایی کە هەمانە دەستان خۆش بێت حالێن ئێمە شێکی کە وەکو ئاگادار بین کە ئەمە جەنگی دەیتامانەیە ئەو زیرێکی دەستکردە بێ دەیتای دروست و ڕاست ناتوانێت بڕاریی ڕاست بات ئەمەمان بیر نەچێت لەبەرەوەی چی دروستە بێت لایەنگیری دروستە بێت یعنی من دەتوانم داتایەکی زۆر بێنم کە بە لایەنگیری بۆ کوردستان بێت و بڵاوی کەمەوە ئەو کاتە ڕاپرسیەکەم بەو شێوازە دروست نابێت کابێ ئەم داتایی کە زیرێکی دەستکردیش بڕایی لەسەریا لایەنگیری ئەبێ بزانین داتاکە چۆن کۆبێتەوە ڕاستی و نادروستی ئەومان بەلاوە زۆر گرنگە ئەژینا بڵێ ئێمە وەکو ئەتوانین بڵین لە چەند بەشێکات بازاری کاری زۆر باشە وەکو زیرێکی دەستکرد وەکو ئایتی بەشێکی تریش کە ئەمە متوانین با بەشەکانی تریش دوور نەخینەوە کایەکانی زیرێکی ینی بنەماکانی تەکنەلۆژیا چۆتە ناو هەموو کایەکانی ژیانەوە ئەتوانین بڵێن ئیسا لە بواری وەکو مامۆساوتی وزەیە ئەوە بۆ نمونە زیرێکی دەست ڕۆڵی باڵا هەیە لە بواری ژمێریاری ئابووری تەندروستی بەچەند لایەنێک ینی ئەمە سێرەکەی توانی بڵێ لای بەشێکی زیرێکی دەستکردی تیا ئەبێت وانەیەکی زیرێکی دەستکرد لەگەڵ ئەم بەشانە دابنرێ بۆ بتوانێت ئەو تەلەوێ بتوانێت سکیڵی زیاکەیت بتوانێت بڵێ بۆ کارەکانی بۆ ئاسانکەین لە هەموو کارەکانی بۆ نوە زیرێکی دەستکرد بەکار دێت ئەمە زۆر گرنگە کە هەم سەرۆکایەتی زانکۆکان وەزارەتی خوێنی باڵا هەموو کارەکان بۆ نمونە داخڵیگەن و من لێرە ترسێکەیە لە بۆ نمونە هەم گەنجان هەم ئەوانەی کە لە تەمەنان کە ئیشێکیانەیە کە ئیشەکان لە دەستبان لە بەرەوەی زیرەکی دەستکرد جیانەکرێتەوە بەڵام لە واقعە ئێمە بگەڕێنەوە دووە کارگێڕی ئیدارەکردنی ئەم کارە چۆنە بۆ ئەوە مرۆڤەکە کارەکە بەڕێوابات ئایا من زیرەکی دەستکرد بکەم بۆ ئەوەی پێشی خەم کارەکە و هەلی کار زیاکەم نمونەیەکی تر چەند کۆمپانیا ناوی نایێنم زۆر دەستخۆشی لەو کۆمپانیا ناخۆیان ناکەم کە نەوێت کرێکاری ناخۆ بۆ لە پەرە پێ بدەن کۆمپانیان دەرەشیەکان ئەبێ حکوومەتی هەم عێراق هەم کوردستان پرۆگرامیشی بۆ دانێ بڵێ تۆ بۆت هەیە کە بیتان وڵاتەوە کار بکەیت ئەوەنە کادرم بۆ دروستکەیت وە بچی سنتەرکەیتەوە لە ناو زانکۆکان
ئەمە بودجەیەکی بڵێ من لە سایە دەی بودجەی ڕبحی یا قازانجی بەڕێستان ئەبێ لە زەنگاوکانە تەرخان کرێت وە ئێمە بۆچی بەس باسی خوێندکارەکەین بیرمان نەچێت ئێمە باسی گلەی لە مامۆساگەین مامۆساش پێویستی بە تازەکەری بەردەوامە و بە بەخولی بەردەوامە چکە من و کویساوتم مامۆسا هەیە کارەکەی بە 2 سعات ئەکا خۆی ئاماداکە بۆ وانەیەکی بۆ نمونە بۆ 2 سعات بۆ پرۆگرامە خۆی ئاماداکە لەوانەیە 2-3 مانگی پێ بچێ ئەگەر ئەم مامۆسا بخەمە خولێکی زیرەکی دەست کرد لەوانەیە بە مانگێک بە 15 ڕۆژ بتوانێت 3 جارە و ئیشە بکات هەم زانکۆکە بۆ نمونە ئیسفادی زیاتر لێکە هەم خوێندکارەکە هەم ئەم کۆمپانیای توانی بڵێ من لە سایە دەکەی خۆم یا بە هاتوومەتەوە وڵاتە ئیشکەم خزمەت بکەم کابی لێران من ناتوانم بڵم من بەس یەک دەسەگرم ئەبێ من لە کاژێرەکەەوە زیرەکی دەستکرد بگرم حکومت یاسایەکەم بۆ دانێ بەپی یاسا ئیشکرێت بۆی ئۆپنایە لە 2020 محکەمە کرا لە مەجلیسی شوخی ئەمریکی مجموعی فلتەریان لەسەر دانەوتیان تۆ بێ ناتوانانی ئەم بدرێ بە هەموو کەسێک زیرەکی دەستکرد هۆکاری ئەمنی و قومی تێکە و هەمووان زانین کە مجموعە یاسا و مجموعە محکەمە کرا لە داتا سنتەرەکانی ئەوروپا وتیان ئێمەمانێت داتا سنتەرەکان لە ناو وڵاتی خۆمان بێ نابێت لە دەرەوە لای ئێوە بە کۆنتترۆل کرێ و کووتمان داتەوە کۆمەڵی ئەپلیکیشن لە ناو ئەمریکا کە لە وڵاتی ترەوە وتیانە نابیارێکە و دۆمێنی خۆی کا بێ ئێمە یەکێک لەو گرفتانی کرێمانە داتا سنتەرێکی خۆماڵیمان نییە هەم لە عێراق و شەم لە کوردستان بەتابەتی ئەم داتا سنتەرە چیمان پێ لە داتایەکی واقع کە من گەنجێکم من ئەمێ قەرزێکی بچوو بکەم توڵێکی زیرێکی دەستکرد وا پێ بڵێ من دیزاینەر زیرەکەم تەلەبەیەکی پرۆگرامیکی دیزانی خوێنەوە زۆرشی زیرەکە لە دیزاینە بە توڵێکی زیرێکی دەستکرد لە ماوەی چەند سعاتێکە شاهادێکی ئەیە وەرەگرم باشترین دیزاین وەرەگرم بەڵام چێ قەرزەکەمەکات چێ پلتفۆرمەکەمایەتێ هەیە ئەمانە گەنجەکە نازێنێ بۆ شۆ بڕوە دوو وایشیشکە وەرجێڕانی زمانەوانی بە هەمان شێوە زەعیفترین زمان لە زیرێکی دەستکرد توڵەکانە کوردیە بۆچی زۆرترین پرۆفیسۆرمانەیە لە زمانی کوردیە بۆ دەستیان ناگرین بۆ داتا ناخین بۆ سنتەرێکی وەرجێڕانمان نییە داتاکە بخەمە ناو کلااودەوە بیخەمە ناو بۆ نمونە وەبسایت دۆمێنێکی خۆمانەوە ئەمە بۆ نمونە لە ڕکلامە عینەشت لە دروستکردنی پرۆگرامە ئەمانە هەمووی کێشن کە گەنجەکان کە خوێندکاری خۆمانن بەڵێ ئێمە توڵەکانی ئانەینێ بەڵام بێ لەو سەرەوە یەکێکی تر دەستیان بگرێکە حکوومەتن بیرمان نەچێتەوە ئێمە سەرژمێری ماگر عێراق 46 میلیۆنین کوردستان نزیکەی 6 میلیۆن هەموو وڵاتەکانی چواردەورمان پلانی بیسییان هەیە بتەنەت عێراق چۆتنەوە پلانەوە لە خوێندنی باڵاشەوە لە پەروەردەشە وە لە ئابووریشە بیسی ئێمە عێراق احتیمال بێ بە 50 بۆ میلیۆن بۆ 53 میلیۆن هەرێمی کوردستان بێ بە 7 میلیۆن 8 میلیۆن پلانمان چییە بۆ بێکاری پلانمان چییە بۆ کەسێکە کە خریجی هەیە بەڵام سکیلی نییە بەڵام ئەو شادانەی نییە ئایا ئەم کۆمپانیانە بەرپرسن هەست کۆمپانیایکی حکومیش و ئەهلی بەرپرسە لەوەی کادر دروستکات هەم کادرەکەی خۆشی پەرەپێدا هەم کادری تازەش دروستیکە ئەمە چیاکە لەو گرفتانە کە بەشێکن لەم گرفتانەکە باسەکرێ بەڵام چارەسەر هەیە بە تەکنۆلۆژیا و زیرەکی دەسەکە چون کەیسە ئاگامان لێ نەبێت جەنگی دەیتایە و جەنگی تەکنۆلۆژیایە زۆر سپاس زۆر سپاس بۆ دکتۆر مەزنوو بەشدارێکی زۆر باشی کرد تاقمەنزانیاری تازەی تیا زۆر سپاس دەکەم ئەچمە لای میوانی چوارەمم کە بەڕێز کاک هادیە بەڕێزیان ئەدمینی وێبسایتی ئاوێزان بۆ ڕەخساندنی هەلی کار و لە هەمان کاتیشا بەڕێزان توژەری کۆمەڵایەتین کاکاتی زۆر بەخێر بێت حەزەکەم بە دوو پرسیار بێمە لای بەڕێستان گیر و گرفتی گەنجان چیە لە ڕەخساندنی هەلی کار و داواکاریان بۆ هەلی کار و گەنجان زۆرترین خواستیان بۆ کارکردن و دۆزینەوەی هەلی کار لە کام بارەدا هەیە و بەڕێز هێشتان تۆژەری کۆمەڵایەتین حەزەکەم لەسەر ئەو داتانە کە تایبەتن بە گرفتە کۆمەڵایەتەکان کۆمنتی خۆت بێ فەرموو زۆر سپاس بۆ ڕێخەرانی ئەم مێزگردە دەستخۆشیتان لێ یەکەم بەڕاستی ئیشێکی زۆر چاکەکەن و ئەو کەسانی کە هەڵتان بژاردووە زۆر باش ینی تەختەی مۆزوعەکەکەن ئێمە لە ئاوێزە تەنها ناوەندێک نین بۆ بڵاوکردنەوەی هەلیکار بەڵکو جۆب سنتەری یان داتا سنتەری کوردستانین لە ساڵی 2011 و هەتا ئێستا هەموو داتا خامەکانی هەلی کارمان لە عێراق لە هەرێمی کوردستانە داتای ڕاگەیاندنی هەلیکاری بڵاوکراوە یعنی ئەو هەلیکارانە ناکە خۆیان بە شێوەیەکی شخصی کۆمپانیا و ڕێکخراوەکان کە کەسەکان دامەزرێن ینی من لێرەوە داواکارم لە ناوەندی توێژینەوەی سبەی ئەگەر بتوانین ئێمە بەیەکەوە هاوبەشیەکی توێژینەوە دروست بکەین ئەو کاتە ئێمە داتایەکی 15 ساڵی ئەخینە بەردەستان کە هەموو داتا خامەکانە
و ئەتوانین دیاری بکەین مثلەن فلانە کۆمپانیا لەمەوەی ئەم 15 ساڵە چەند هەلیکاری بڵاو کردوێتەوە و زۆرترین خواستی هەلیکار لەسەر چی بەشێک بووە و ڕەگەزی مێ چەندێک داواکاری هەبووە و بەپی پارێزگاکان جایکەینەوە و بەپی ساڵەکان جایکەینەوە و ئاستی خواستی بەشەکان و ناونشانی کارەکان بدۆزینەوە. ئەو داتایی ئێمە هەمانە داتایەکی زۆر بەنرخە چونکە کۆمپانیاکان بۆیان نردوین و ڕێکخراوەکان نردویانە ئەو بابەتانەیە کە داوایان لەسەری هەبووە. یعنی ئەگەر ئەم مەوزوعی ئێستا خۆمان ببەستینەوە سێ گۆشەیەکە بەڕاستی لەلایەک و ئێمە کارخوازمان هەیە کێ ئەم کارخوازە دروستەکە زانکۆکان دروستی ئەەکەن لەگەڵ پەیمانگاکان ئیتر بڵێن حکومیە یان ئەهلیە ئەوە ڕەگەزی دووەمێتی. ڕەگەزی سێمی ئەوانن کە خاوەنکارن و کارخوازەکانیان ئەوێ کۆمپانیاکانن ڕێکخراوەکانن ئەوە ڕەگەزی سێمە. ئێمە وەکو ئاوێزە ڕەگەزی بەیەکەوە بەستنەوەی ئەم سێ شوێنەی و داتای واقعی هەموو شوێنەکانمان لایە و هینی 15 ساڵ تەنها لە ماوەی ئەم 5 ساڵی ڕابردووە 100,000 ینی داتای هەلیکارمان هەبووە باشە. بەڵام ئایا لە ماوەی 5 ساڵەکە ئێمە 100,000 داتای هەلیکارمان هەیە چەندێک کارخوازمان هەیە؟ ئێمە تەنها لەم ساڵە نزیکی 100,000 تەلەبەمان چۆتە ئیمتیحانی پۆلی 12ەوە. یعنی ئەگەر وای دانین 100,000 خریجمان هەیە بە هەموو بەشەکان پەیمانگاکان ئەوانە کەواتە ئێمە لە ماوەی ساڵێکە بڵێن بۆ باسی 5 ساڵەکەم لە ماوەی ساڵێکە 20,000 هەلیکاری ڕاگەیاندراومان هەیە کە کۆمپانیا و شوێنەکان بڵاویکەنەوە. لەلایەکەوە ئێمە لەشکرێک لە کارخوازمان هەیە. ئەم لەشکرێ کارخوازە کێ دروستیەکە؟ بەرهەمهێنانی زانکۆ و پەیمانگاکانە. یعنی ئێمە لێرە باسی ئەوانە ناکەین کە ئەوانیش حتمما ژمارێکی تر هەیە کە نەچوونەتە زانکۆ پەیمانگاکان بەس لەبەرەوەی نەچوونەتە زانکۆ پەیمانگاکان حتمما ئێستا سەرقاڵی ئیشێکن لەبەرەوەی ماوەیەکی کاتی باشان لەبەردەسا بووە و توانیوانە لە شوێنێک شاگردی بکەنەوە بە پرۆسەکانی گەشە پێدانی کارا بڕۆن لەواچی ئێستا خاوەنکاری خۆیان بن. لێرە مەبەستی من ئەوەیە ئێمە تەنها ناوەندێک نین بۆ بڵاوکردنەوەی هەلیکار. ئێستا داتا سنتەرێکی زۆر باشی هەرێمی کوردستانی و داتاکانمان هەموو لایە و ئەتوانین بیخینە ڕووچی پۆستێک چی هەلیکارێک زۆرترین خواستی کۆمپانیا و ڕێکخراوەکانی لەسەر بووە. ئەمە نقطەیەکە. طبعاً ئەو واقعی کە ئێمە هەمانە لەگەڵ ئەو گەنجانە کە ڕۆژانە نامەمان بۆ نێرەوە خاوەن کۆمپانیاکان پەیوەندیەکی زۆرمان هەیە. ینی لەواچی بڵم لەگەڵ زانکۆکان ئێمە پەیوەندیەکەمان زەعیفە بەڵام لەگەڵ کارخوازان و کۆمپانیاکان پەیوەندیەکەمان زۆر چاکە. کارخوازەکان یەک کێشەی سەرەکییان هەیە تااقەتیان نییە سێرچکەن باشە. ئەمە یەک کێشەی سەرەکیە لەواچی بڵم تەکنۆلۆژیای سۆشیال میدیا بۆیانی دروست کردبێ. گەنجێکە ینی بۆ ئێمانێرێت تەمەنم 20 ساڵیان 16 ساڵیان 25 ساڵم خریجی فلانم شادەمەیە 4 زمانم هەیە هەلیکارێک مەوێت لە فلانە بابەتە. ئێمەش لینکی مەسەنە سۆشیال میدیاکانمان کەناڵی تەلەگرامەکە زۆر ئاسانە سێرچکردن تایە لەبەرەوەی تووشی تەشەشتوتیشی ناکات ڤیدیۆ بێتە بەردەست وەکو سۆشیال میدیاکان و سەرنج بچێ بۆ شوێنێکی تر لە ناو تەلەگرامەکە تەنها تێکستی هەلیکارەکانە بینیتەوە و ئەتوانی سێرچیش بکەی بە ئاسانی بیاندۆزیتەوە. بەڵام تااقەتی نییە بگەڕێت ئەڵێ بەخوا تااقەتم نییە من ئەو مشتە بگەڕێم یعنی زۆر سەیرە. ئەوەی یەکێکە لە نقطەکان تەسەوورەکەم ئەمە هی ئەوەیە کە ئەم گەنجانە کاتێکی زۆریان هەیە و بە ریلیزەکان ئەوەی ئاها ڤیدۆ تۆ بەردەوام سەری ڤیددیوەیەکی چەند سانەیە بکەی مێشکی والی ئەکا تااقەت نییە سێرچکەیت بۆ ئەوەی کە شتێکی جدی بدۆزیتەوە تااقەت نابێت کتێبیش خوێنیتەوە لەبەرەوە ئەبێت چی چاوەڕوانی شتی حازرەکەیت. طبعاً خۆ ئەم مەسلەیەش ئەبێ چارەسەری بۆ بدۆزرێتەوە ئەبێ ئێمە ناوەندێکی ڕەخساندنی ئەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان هەیەی ڕەخساندنی هەلیکار ئەبێ زۆر ئەکتیڤ بێت. یعنی کەسەکە تااقەتی نەبێ بەڵێ تااقەتی نییە بچێت سێرچکات ئەبێ بچێت لەو شوێنە ناوی خۆی بنووسێ بەڵام زوو ئیشی بۆ بکەن. ینی مەسەن لە ماوەی مانگ 2 مانگە ئیشی بۆ بکەن. ئەمە یەکێکە لەو کێشانەی کە مەسەن ئێمە ڕۆژانە هەمانە لەگەڵان لە بەخوا تااقەتم نییە سێرچکەم بەس ئەگەر خۆتانە گەشتێکی وا هەبوو بۆمان بنێن ئێمەش کۆنتڕۆلی ئەم هەموو پەیوەندیمان پێ ناکرێ ئەنجا دوای گلەیمان لێکەن. گلەیەکی تری ئەو گەنجانەیان ئەو کارخوازانە چییە؟ ئەڵێ ئێمە CV ئەنێرین وەڵاممان نادرێتەوە یان نامە ئەنێرین وەڵاممان نادێتەوە. زۆربیان ئەڵێم سیڤەکە بنێرە بۆ مامزین چییە؟ هەردوو سێ مەسیجی نووسیەوە ناو فلان کەسە لەینم ئەوە سیڤەکەیەتی ینی تێکسێکی بەسیتی نووسیوە لە کاتێک ئەو خریجی زانکۆشە ینی سیڤەیەکی ڕێک و پێک ناتوانێت بنووسن
ئەمە کێشەیەکی گەورەیە کە نتوانێت باسی خۆی بکات بۆ ئەو کۆمپانیای سەرنجی ڕابکێش ینی تۆ بێ CV ناردنت بۆ هەموو هەلیکارێک ئەبێت دیزایانی تایبەتی و داڕشنێکی تایبەتی وا بکەی کە ئەو شوێنە سەرنجی ڕابکێشێت و بانگکات. طبعاً بۆچی ئەم کێشەیەش دروستە بێ ئێمە لەگەڵ خاوەنکارەکانیش پەیوەندیمان هەیە شوێنی وهەیە ئێستا ئێمە ئەمڕۆ هەلیکارەکەی بڵاوەکەینەوە یەکسەر دوای 8 ساعتیان 6 ساعت تەلەفۆنەکە بە قوربان ڕایگرە ئەڵێ واتساپ و ئیمێل و دار و بەردەم پڕە لە مەسج ئەڵێ معقولە وەساپەکەم 400 مەسیجی هەلیکا سیڤیتیا من چۆن سێچکەم چۆن بگەڕێم یەکساڵی دایخە لەبەرەوە خاوەنکارەکانیش طبعاً HR-ەکانیان پێویستیان باوەیە کە نیزامێکی فلتەرینی زۆر باش دروست بکەن بۆ ئەوەی سێرچکەن ئەوەش یەکێکە لە کێشەکان لەبەرەوەی کێشەیەکی تری ناخۆشەوەیە کەم گەنجانە ئەڵێن هەر بەڵێ یا بە نەخێر هیچ وەڵامێکمان بۆ نایەتەوە طبعاً ئەمەش لۆدێکی زۆر لەسەر HR-ەکان ناتوان ئەم هەمووە وەڵام بنەوە ئەمە یەکێکی ترە لە کێشەکان کێشەیەکی تر ئەوەیە کە زانکۆکان مەسەن هەنێک بەشیان هەیە ئێمە ئێستا لە ماوەی من لە پێش ئەوەی کە لە سایتی ئاوێزش بم لە سایتی چاوی خەڵک بووم نازانم لەواچە هەنێکتان بیست بێتان ئەو ناوە سایتی چاوی خەڵکمان هەبوو لە ساڵی تقریبا 2010 ئەوانە پێش ئاوێزە هەمان بوو لەوێش ئێمە بەشی هەلی کارمان هەبوو باشە بە درێژایی ئەو کاتە ئێمە ئیشەکەین لەسەری هەلی کار و حتمما من ئەگەر هیچ نەکەم بەس ناونشانەکان ئەبینم ینی مەسەن ئەو هێنەکە تا ئێستا نەمبینیوە جوگرافیا مێژوو چەندین شوێن کەس داوای کات باشە لەلایەکەوە حکومەت دای نامەزرێنێ کەرتی تایبەتیش پێویستی پێی نییە ئەکەوات ئەمە بۆ لەشکرێک لە بێهیوایی دروست بکەین هەموو ساڵێک ئەمە ناشوەستێ بەشێکی ترە لەوەی کە ینی زانکۆکان ڕۆڵیان هەیە لە بەرهەمێنانی بێهیوایی بۆ گەنجان ئەیان خەنە بەشێکەوە کە سوور ئەزانن ئەو بەشە هەتا 10 ساڵی تریش کەس سڵاویان لێ ناکات باشە طبعاً ئێمە شتێکی تریشمانەیە مەسەڵەن نازانم ئەوی بەڕێستان بێکاری شاراوەی تەختەیە کردووە یان نا مەسەڵەن بێکاری شاراوە من ئێستا گەنجێکم بینی تەکسیەک پێوتی بەخوا لە بەیانی وەستاوم هەتا ئێستا 3 سەعاتە من یەک داخلیم کردووە مثلا ئێمە لە شوێنێکە لە کەرتی حکومیە ژوورێکیان بەشێک پێویستی بە 2 کارمەندە دەیتیایە کەواتە ئێمە شتێکی تریشمانەیە پێڵم بێکاری شاراوە یان ئەو کارمەندانە ئێستا من خزمانەیە کۆلیجی پزیشکی تەواو کرد بەشی دانسازی لە عیادەیەک دەوامیان پێ ئەکەن بە 450,000 ئەمە خۆی ڕاستیە چی کەسێک ینی چۆن تحلیلی ئەەکەی ئەم کەسە زانکۆی تەواو بە 450,000 لە کەرتێکی ئەهلی مەسەن ئیشان بۆ ئەکات ئەمە خۆی لە ڕاستە ئیشەکات بەڵام ئیشەکەی دابینی پێداویستەکانی ژیانی ناکە کەواتە بێ هەوڵا بۆ ئیشی دووەم باشە کەواتە ئێستا ئێمە لەبەر چەندین قەیرانای ئەوەی کە باسم کرد اینجا من پێشنیارەکەم ینی دوو پێشنیار بەڕێی من زۆر باشە بۆ ئەمە یەکیان بۆ ئەوەی وەکو بەڕێز دکتۆریش فەرمووی کە ئێمە ئەبێ داتایەکی واقعیمان هەبێ بۆی لەسەر ئەوەی ئێوە بەڕێستان زۆر چاکتان کرد ئێوە ڕێی خەڵکەکانتان وەرگرتووە ئەوان لە ڕوانگەی خۆیانەوە هەچ کەسێک ئەڕوانێ بۆ بابەتەکان بەڵام ئێمە داتا واقعەکانمان لایەهی 15 ساڵ کە ئەکری ئەم داتایانە بە هاوکاری تیمێکی بەهێز شیکاری بۆ بکەین و بە پێی پارێزگاکان چونکە ئێمە لامانە تەنها داتای خامە و شیکار نەکراوە پێویستە دەرئەنجامەکانی دەربێنرێ بە پێی پارێزگاکان و بزانین چ بەشێک زۆرترین خواستی لەسەرەوە ئەو بەشێک کە زۆرترین خواستی لەسەرە چییە؟ نوێنەری فرۆشتنە لەبەروی هەموو کۆمپانیاکان کاتێک کە بەرهەمێکیان کاڵایەکی خزمەتگوزاریان هەیە پێویستیان بە کەسێک هەیە بچێ ئەم بابەتە بگەێنێ بە خەڵکی لە کاتێکە بێزراوترین ئیش لە لای کارخوازەکان چییە؟ نوێنەری فرۆشتنە لە کاتێکە زۆرترین داواکاریشی لەسرە ینی تۆزێک لە شتەکان سێرێکی تەناقوزێک هەیە بەڵام من پێم وایە ئەکرێت لە ڕێگای شیکارکردنی ئەو داتا خاوانەوە ئێمە بتوانین بکەین ئەنجامێکی باشتر هەر بۆ ئەو پێشنیارێکی ئێوە هەتانە بۆ لەواچە سبینە بەرزیکەنەوە بۆ پەرلەمانیان بۆ حکوومەت داتای 15 ساڵ بدوێت زۆر شتێکی باشە بێت و من پێم باشە هەنێک بەش لە زانکۆ بەڕاستی نەمێنێت لە باتیەوەی کە تۆ کەسەکە ئەهێنیت ئیشی دەست ناکەوێت هەر نەمێنێ باشە هەڵبۆشێتەوە هەروەها جواب سنتەرێکی ئەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان هەیەی بەڕێوەبەرایەتی بەکارخستن ئەوە لێرە بوونایەوە زۆر ئەکتیڤ بن مثلەن زیاتر بەدەم گەنجەکانەوە بێن چونکە ئەو گەنجانە وتمان ئێستا تااقەتی سێرچیان نەماوە یعنی تەسەور کە ئێستا ئێمە ئاوێزە ئێستا ئێمە 15 ساڵە هەمانەیە لەواچێ بڕوان ناکەم ینی شەریکاتە بێ یان منەزەماتە بێ ناوی ئاوێزە نەزانێت
بەڵام لەگەڵەوە گەنجەکان کە تەخەڕوجەکان تااقەتیان نیە سێرچکان ئەڵێ بابێجانێ و لە ڕۆژێکا 50 پۆست بڵاوەکەن ئێمە بین 50 پۆست خوێنینەوە ئێمە پۆستەکانمان هەمووی بۆ سوودی ئەوانە بەڵام یە داینشە بە 2 سعات لە ناو تیکتۆک و لەو سوۆشال میدیاکان ئەگەڕێ کاتی خۆشی ئەبات کە ئێمە زۆر وشاریانەشان بۆ بڵاوەکەینەوە ئەڵێن وەرن بە سعاتێک ڕۆژانە سعاتێکیشنا 20 دقه لای ئێمە سێرچکان لەوازەوە هەلیکاری کە خۆتە تێبی دۆزیتەوە بەڕاستی ینی ئەو بێکاریە وای کردووە یان بڵێن سوۆشال میدیاشی بخینە تەنیشت ئالوودەبوون بە سوۆشال میدیا تااقەتی سێرچیان نەماوە دەستەکانە خۆش بە مامۆستاگیان زۆر سپاس بۆ دەست پێشخەری کردت بێکمانێمە و ناوەندی توێژینەوەی سبەی بە هەندوەری ئەگرین ئێستاچمان لای زۆر بەڕێز کاکڕاستکۆ کە بەڕێزیان ڕێکخەری پرۆژەکانن لە ڕێکخراوی فریاگوزاری ئیسلامی جیهانی زۆر بەخێر بێت کاکڕاستکۆ حەزەکەم بۆ پرسیارە بە مەلای بەڕێستانێک لە پرسیارەکانی ناوڕاپرسێکی ئێمە ئەوەیە کە لە چ سەرچاوەیەک و بە دوای کاردا دەگەڕی لە سای 73 بەشداروە پشت بە سەرچاوی نافەرمیە بەسن کە گروپی هاوڕێیانە 105 با وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی سای 26 بە پلاتفۆرمی کۆمەڵایەتی پشت دەبەستن بەڕێستان وەکو گەنجێک وەکو نوێنەری لە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی ڕۆڵی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی چیە لە ڕەخساندنی هەلیکار و ئەمارانە چیمان پێڵن حەزەکەم دیدی خۆسمان پێ دەستان خۆش بێ زۆر سپاس خۆشحاڵم کە لێرە هەمووەکو گەنجێک سەرەتا هەمووەکو تەلەبەیەک هەمووەکەوەی کە لە دنیای کارە پێم وابێت لە دوای تەخەڕوجی منەوە بێکارێکی ئەوتۆ کە دەستی پێکرد لە وڵاتەیە کە ساڵی 2015 و 16 کە دەرچوونم کرد بۆ جامیعە بە شتێک دەست پێیەکەم لە دوای دەرچوونم لە بەشی ئینگلیزی لە زانکۆی هەڵەبجە دوای 2 بۆ 3 مانگ هاتمە سلێمانیە و کات سیارەیەکم پێ بوو 60 سیڤیم دروست کرد بۆی خۆم هەرچی کۆمپانیای سەر 60 هەبوو هەمووی گەڕا چوومە لای یەکێک لە شەریکەکان لە نزیک معرەزەکان لەوێەوە بوو وتی کوڕم بۆچی ئەگەڕی ئەم سیڤە نەک 160 دانشبەری کەس جوابێ نایاتەوە ئەو کات تاکە ڕێگەیەک بۆ من ئەو ببیگرمە بەر دواتر ڕێگاکەم گۆڕی بەڵام بەوە دەست پێیەکەم گەنجی ئەم وڵاتە ئەگەر بڕۆینە ناو بازارەکەەوە قسانی کە کردمان بەشێکی زۆرمان باسی گرفتەکانمان کرد گرفت زۆرە و باس زۆر ئەکرێ و باسی چارەسەری شەیە لێرەیە بەڵام کۆمەڵێک چەمکەی پێویستەکە پێش ئەوەی کە بچینە ناو گرفتەکەەوە ڕوونی کەینەوە کە ئیشی لەسەر بکەین دیارە ڕۆڵی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی ئەگەر بتێ ئاستی سەقافی وڵاتێک بزانی لە چه ئاستێکای پێویستەکە لە چەند ناوەندێکەوە سیر بکە یەکێک لەوانە زانکۆکانە کە بە خۆشحاڵیەوە نوێنەریان لێرەیە شێک لەوانە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنیە تا چەند ئازادن تا چەند ڕائگەێنن تا چەند کاریگەریان هەیە لەسەر پرۆسی بڕیاردان و تا چەند دەرفەتی چەند ڕەخسانەوە بۆ گەنج بێتە ناو کایی بڕیاردانەوە کە یەکێک لەو چەپکانی کە من ئیشی لەسەرەکەم و بەحسی ماستەرەکەم لە سەرەتی ئەویش ئەوەیە accountability to affected population کە لە بابەتی هومانیتریان ئاخوێنم لە زانکۆی جنێف خاص لەسەرم بابەتی ئیشەکەم بۆیە بەشداریکردنی پرۆسی گەنج لەم گفتوگۆیانە کاریگەری ڕاستەوخۆیە لەسەر چارەسەرکردنی گرفتەکان دیارە ڕۆڵی ڕێکخراوەکان دۆخی ڕێکخراوەکان لە ئێستای عێراقەوە بە تایبەتی دوای ئەو کۆمەڵێک بڕیاری تازە دۆخێکی زۆر ناهەموارە ناجێگیرە ناتوانین بە جۆرێک لە جۆرەکان ئێستا بەسەنگی مەحەق بڕیاری لەسەر بێت چکە خۆیان لە دۆخەکان چارەسەری خودی ئەو گرفتانەی خۆیانیان پێ ناکرێت چ لە ڕووی نەبوونی کادری شارەزاوە چ نەبوونی سەرچاوەیەکی باشەوە چ لە نەبوونی فەندێک کە ئێستا ڕێژەیەکی زۆری بڕاوە بۆیە من بەوە دەست پێیەکەم سنتەری بێکاربوون گرفتەکەیە زۆرێک لە ڕێکخراوەکان بە شێوازێک ئیشەکەن بەرپەشدانەوەیە گرفتەکە هەیە ئەیانێ ئەم گرفتە چارەسەرکەن بەعکسی ئەوەیە کە لە 2016 لە دوای کۆبوونەوەی ڕێکخراوە نێودەوڵەتیەکان لە وڵاتی تورکیا لە شاری ئەستەمبول کە بە گرنت بارگناوە برێ ئەم چەمکە گۆڕاوە بە جۆرێک لە جۆرەکان بۆ چەمکی ڕێگریکردن من پێش ئەوەی ببێ بە عەرزی واقعی گرفتەکە پێویستەکە ڕێگری لێ بکەم ئێشتا ڕێکخراوەکان لە عێراق و کوردستان نەگەشتونەتە و چەمکەی پێش ئەوە ببێ بە گرفت عەرزی واقعا ڕێگری لێ بکەن بۆیە من لێرە بەراوردێکی ئەو داتایانی ئێوەیەکەم بە بەداتایانی کە ئێمە وەرمانگرێتەوە بەندە لە ئۆفیسیەڵ بجێی ڕێکخراوی فریاگوزاری ئیشەکەم ڕێکخراوەکەمان ڕێکخراوێکی بەریتانیە لە ساڵی 2024 دەستمان بە 1-2 پرۆژە کردو لە بواری کارسازی و خولە پیشەیەکان و داتایانە بەراورد دەکەم بۆ داتایانی کە ئاماژەتان پێەیە بابەتی فۆند ئێمە زیاد لە 1 ملیۆن پاون لە ماوەی ساڵی 2024ەوە تاوەکو ئەم دەقە سەرف کراوە و تا کۆتایی 26
تقریبا 500,000 پاوانی کەچێتە سەری تەنها لە سنووری هەڵەبجە سلێمانیە. سنووری هەڵەبجە سلێمانی قەزاکانی چواردەوریشی ئەگرێتەوە کە ئێمە کوڕەخراویشی تیاکەین و کۆمەڵک ئۆفیسیکە. سەبارەت بە خولە پیشەیەکان ئەوەی کە داتایەک ئاماژەی پێدرا کە ڕێژەیەکی زۆریان لە 60 لە سنووری سلێمانی و هەڵەبجەیان نایانەوە بەشدار بن. ئەو داتایی کە لای ئێمەیە تەنها لە ماوەی 6 سعات لە دوای بڵاوکردنەوەی فۆرمێکمان بۆ خولە پیشەیەکان لەگەڵ بەڕێبەرایەتی کار و ڕایەنە پیشەیەکانی هەڵەبجە تەنها لە ماوەی 6 سعات زیاد لە 448 کەس تەقدیمی خولێکی پیشەیی کراوە. لە ماوەی 6 ساعتە ئەوە نەکراوە. جا چ جای ئەگەر دەرفەت هەبێ کە زیاتر بێ. بۆیە ئەمە هەبوونی ئەفوان جۆری خولە پیشەیەکان پشتە بەسێ بە هەڵسەنگاندنیی بازارەوە مامەسای ئاماژەی بە خاڵێکی زۆر گرنگە. ئەو بوارانی کە ئێمە هەڵمان بژاردون جەختەکەنەوە سەر خواستی بازار. بە جۆرە لە جۆرەکان پڕکردنەوەیەکی ئەو گاپێ لە بینی زانکۆ و بازارە بۆ نمونە ئەو بوارانی کە ئێمە هەڵمان بژاردوتیایەوە. پێشتر بۆی باسی لە چەمکێکەکەم پرۆسی گەنج بەشداریکردنی گەنج لە پرۆسی بڕیاردانە. من بەشێکی زۆری ڕێکخراوەکان پێشتر یەت دیزایانی پرۆژەکەیەکە جێبەجێەکە بەبێ گەڕانەوە بۆ کەسێک کە قوربانی گرفتەکەی. بۆیە پێش دەستپێکردنی ئەمانە هەڵسەنگاندنێکی وردی بازار کراوە. 5 بۆ 6 خولە پیشەیی دیاری کراوە. لەوانە چی بوون یەکێک لە خولە دیارەکان کە ئەو دادەیە ئاماژەی پێ ئاریان خان بابەتی سۆلەر سیستەم بوو. چۆن گەنج بتوانێت لەم بابەتەیە ئیش بکە. هەر ئەوە نییە بابەتی کارەباکەشی لەسرە. یەکێکیکە لە بوارەکان بابەتەکانی تەکنۆلۆژیا و گرافیک دیزاینە کە لە ئێستا خواستێکی زۆری لەسرە و گەنج ئەتوانێت بە ئاسانی کاری دەست پێ لەم بابەتەیە. بۆیە 448 تەقدیمکردن بۆ لە ماوەی 6 ساعتە بۆ 2 خول ینی دەرخەری ئەوەیە گەنجێکی زۆرمان هەیە پێویستی بەوەیە کە بتواناکانی گرنگی پێ بدرێت. پێویستی بەوەیە کە لای لێ بکرێتەوە تاوەکو بتوانێت ئەو لێ هاتوویانی هەیە بخێتە بازاری کارەوە. یەک نمونەیەکەمان هەیە بۆ پشتگیریکردنی پرۆژەی بچووک و مامناوەندەکان MSMEs ئەوانەی کە پرۆژێکی بچووکن و مامناوەندنیان مایکرۆ سمۆڵ میدیەم ئینتەرپرایز. بۆ ئەم بابەتە دەرفەتمان هەیە بۆ ئەو پرۆژانەی کە هەن لە ئێستا لە سنووری پارێزگای هەڵەبجە و دەوروبەری چەند پرۆژە وەرئەگرین. ئێمە لە کۆی گشتی 72 پرۆژە وەرەگرین. زیاد لە 570 پرۆژەی ناو شاری هەڵەبجە تەقدیمی کردو بۆ ئەی بتوانێت بزنسەکەی بگونجێنێ لەگەڵ وەرپێشبردنی تەکنۆلۆژیا لە ئێستەیە. تەکنۆلۆژیا کاریگەری تەکنۆلۆژیا لەسەر ئەمە چییە؟ هەر لە چوارچەوەی داتایانە بۆی بەراورد دەکەم بۆی کە بتوانین بەراوردمان گەێنێتە نەتیجەیەک کە پێکەوە ئیش لەسەر مۆزوع بکەین ئەم بابەتە بکەین. بە خۆشحاڵیەوە لەمەم ڕیسێرچانی کەەوە بڵاویەکەنەوە بەشێکی زۆریان لەو پرۆپۆزەڵانی ئەمە بەکارهێنرێنەوە. منێکێکم لە خوێنەرەکان کە بەردەوام هەوڵێم ئەو داتایانە وەربگرم و چۆن بتوانم پرۆپۆزەڵی لەسەر دیزاین بکرێن. یەک خاڵیکە لە بابەتی کەرتی کشت و کاڵە کە ئێستا لە سنووری دەشتی شارە زورە پرۆژەیەکمانێ بۆ پڵپشتیکردنی کەرتی کشت و کاڵ بۆ ڕەخساندنی دەرفەتی کارکردن بۆ زیادکردنی پرۆژە کشت و کاڵی بازرگانیەکان. ئێمە لە چوارچەوەی ئیشکردنمانە پاڵپشتی 7 فەلاحەکەین 7 بۆ 8 فەلاحەکەین زیاد لە 982 فەلاح خۆی تۆمار کردووە بێت کە پاڵپشتی بکرێت بێت کە پرۆژەکەی پەرە پێبە. بۆیە بڕوام وایە کە گەنج و خەڵک تامەزرۆیە بۆی کە گۆڕانکاریێک لە ژیانی خۆیان بکە. بوونی ئەم تامەزرۆیە ئەم ئەمنیەتە لە گۆڕانکاری لە خۆی و لە ژیانی خۆیان دەرفەتێکە بۆ ئێمە کە ئیشی لەسەر بکەین. بۆیە لێرەیە ئاماژە بۆ خاڵە ئەدرم کە لە پلانمانە هەیە بە پێی ئەم داتانی کە وەرمان گرتووە بە پێ و داتانی کە لە بازاری کارە هەیە ناوەندەکانی توێژینەوە لە زانکۆکانە پێویستیان بە زیاتر بەرەو پێشتون هەیە. لە بچووکترین بەشە UNDP لەگەڵ سنتەرەکانی کارە ئیشەکە ئێستا لە عێراق و کوردستان ئەڵێ ئەو تەلەبانەی کە بەناوەندەکانی ئاشنابوون بە پرۆژە و خزمەتگوزاریەکانی سنتەرەکانی کارکردن کە CDC-ەکانەکە ڕێژەی بەوەی کە کاریان دەستکەوتووە ڕێژەی لە ساڵ 22 زیاترە بەوانی کە بەشدار نەبوون لە چالاکیەکانیانە. بۆیە ئەمانە کۆمەڵێک داتای زۆرمان هەیە کۆمەڵێک معلوماتمان هەیە کۆمەڵێک زانیاریمان هەیە گرفتمان هەیە کە ئاماژەمان پێیاوە بەڵام نەمانتوانیوە لەسەر خاڵە بێزەکان ئیش بکەین. CDC-ەکان خاڵێکی بەهێزی ناوەندەکانی زانکۆن ناوەندەکانی توێژینەوەن تەلەبە کە تیا ئەتوانێ بەرەو پێش بچێ. ئەی ڕۆڵی من چی ئەبێ وەکو سنتەرەکان وەکو مامۆستا وەکو ڕێکخراوەکان تاوەکو بتوانم دەستگیرۆی ئەم بابەتانە بکەم. بۆیە یەکێک لە چارەسەرەکان کە ئێمە بەکاری ئێنەوە کە نێوترین پرۆژەمانەکە لە وا بڕیارە لە زانکۆی هەڵەبجە و زانکۆی راپەڕین جێبەجێ بکرێ بابەتی ڕەخساندنی دەرفەتەکانی کارکردنە بۆ ئەو تەلەبانی کە ئەندگراجویتن مەرحلە چواری ئەوانەی کە تازە دەرچوون
ئەمە لە ڕێیەکەوە دوو ئامانجمان هەیە لەم بابەتی یەکەمەن بەهێزکردنی سنتەرەکانی کارە لەو دوو زانکۆی کە ئامانجی ئێمن و ئیزافەتەن ڕەخساندنی دەرفەتێکە بۆ کەسێک کە تازە دەرچووە منێک کە تازە دەرچم تا ڕادێک ئاشنای بازار نیم و نازانم بازار چی پێویستە پێویست ئەک و دەرسی کە زیاد دەکرێت زۆر پێم خۆش بوو ینی ئەمە ئەگەر بە شێوەیەکی عملی سوود لە توانای و کەسانە وەربگرێت کە لە دەرەوەی زانکۆکانیشن دەرفەتێکی زۆر باش ئەوێ بۆی کە بتوانانی چارەسەرێکی باش بۆ ئەم بابەتە بکرێت بۆی ئەم بابەتانی کە پەیوەندیدارە بە گەنجەوە پێویستمان بۆیە کە گەنج خۆی بەشە بێ لە پرۆسی بڕاردان وێ ناتوانین گەنج جیا بکەینەوە بە گفتوگۆکردن لەسەر گەنج خۆی پێویستەکە خۆی حزوری هەبێت لە بڕاردانە هەبێت چارەسەریشی هەبێت بۆیە ئەو داتانی کە لای منن ڕاستە لایەنە نەرێنەکەیەوەی کە هەمومان لەسەری کۆکین کە بێکاریە بەڵام لایەنێکی ئەرێنیشی هەیە کە گەنج ئێشتا ئەوێ بێتە ناو بابەتەکەەوە خاڵێک کە گرفتێک کە نازانم ئاماژەمان پێنەیە بابەتی گۆڕانکاری کەشوهەوایە پەیوەندیدار بە بێکاریەوە من یەک داتای internal displacement سنتەرێکمانەیە کە کارەکە لەسەر بابەتی کۆچی ناوخۆی و دەرەکی تەنها لە سنووری پارێزگای هەڵەبجەیە بە چواردەوری لە ساڵی 2024 5,000 هەوڵی کۆچ هەبوو 5,000 هەوڵی کۆچ کەمە ڕێژەیەکی زۆر زۆرە ئێمە چۆن بتوانین ڕێگری لەمە بکەین ڕێگریەک کە پابندمان کا بە ڕێگریەکی بۆی کە خزمەتکار بین نەک ڕێگریەکە بە عکسی یاسانە دەوڵەتەکانەوە ڕێگری لێ بکەین بیرمان نەچێت کۆمەڵێک تایبەتمەندی هەن لای گەنج پێویستەکە گرنگیان پێبین یەکێک لەوانە خودی خۆی حەزەکانی خۆی و توانەکانی خۆی کە بەداخەواڵم لە ناوەندەکانی زانکۆیە لە پۆلی شەشەوە ئەمە جێبەجێ ناکرێت بۆیە جیاوازیەک ئەبینین لەوەی کە لە زانکۆ ئەهلیەکانە کە من ئەچمە زانکۆیکی ئەهلی ئەگەر دەرەجەکەشم نەبێ ئەگەر ئایلەکەم توانای ئەوەی هەبێ پاڵپشتی من بکە ئەچمەوە بەشەوە کە حەزم لێتی بۆیە ڕەخسان دۆزینەوەی دەرفەتی کارکردن کە من لە بەشێکا کە خۆم حەزم لێتی ئاسانترە وەک لەوەی کە بەشێک بەسەرما بسەپێنرێ ئەمانە هەمووی گرفتن پێویستمان بۆیە کە چارەسەریان بکەین و ئێمە وەکو ڕێکخرا و کۆمەڵێک چەمکمان هەیە و پێمان خۆشەوەکو ڕێکخراو بۆیە کە هەماهەنگیی باش هەبێ لەگەڵ ناوەندەکانی توێژینەوە و ئەو سنتەرانی کە کارەکەن لەسەرم بابەتان دەستان خۆش دەستەکانی تۆ خۆش بێ کاکڕاستکۆ زۆر زۆر خۆشحاڵ بووم سپاس بۆ بەشداریکردنت ئێستا وەکو دوامین بەشدار بەچمەنای بەڕێز کاکڕاڤەر تەڵعات بەڕێوەبەری ناوەندی توێژینەوەی سبەی کاکڕاڤەر حەزەکەم دیدی ناوەندی توێژینەوەی سبەی بزانم دەربارەی ئەم ڕاپرسیانێک ئەنجامەدرێ وەکو ئاشکرایە لە بەربەمنای ئەم ڕاپرسیە پۆلیسی پێیپەرێک حازر کراوە کە تایە لەسەر سێ ئاستە هەم شکاری دۆخەکەیە هەم بەکارهێنانی ئامارەکانە هەم لە بەش کۆتای جۆرێکدا چارەسەر پێشناکرا بۆ گرفتی بێکاری حەزەکەم باسی ئەو پۆلیسی پێیپەرە بکەی و لە هەمان کاتیشا ئەو گرفتێکە هێزی کار لە شوێنە کۆ دەبێتەوە ئامادەنیە بڕۆ بۆ شارێکی ترۆکو لە پرسیارەکە دیارەکە ئامادەنین کۆچی ناوخۆیی بکەن لە شوێنەکە بۆ شوێنێکی تر ئامە گرفتی ئابوورە خود گرفتی کللتوریە فەرمو دەستخۆش بێ جارێککە بە خێراتنیە مولایەتانەکەم بەڕاستی گفتوگویەکی زۆر زۆر دەوڵەمەند بوو ئێمە هەمیشە چاومان لە بەشداری و ڕۆڵی ئێوەی بەڕێزە بۆی کە بتوانین فەزای گفتوگۆ لە کۆمەلگای خۆمان فراوان بکەین و هەمیشە ئاستی گفتوگۆکانمان ببێن ئاستێک کە لەسەر مەبنای ژمارە و بە ئاراستەی هەوڵدان بۆ دۆزینەوەی استراتیژیەکی نیشتیمانی یا تێگەیشتێکی هاوبەش کە زیاتر ڕووی لە چارەسەری کێشەکان بێ بە پێچەوانەی ئەوەی کە زیاتر خەمەکان قوڵ بکاتەوە یان دابەشبوونەکان زیاتر بکات چونکە بەداخەوە سیستەمی سیاسی و کۆمەڵایەتی هەرێمی کوردستان لە 30 ساڵی ڕابردوو ئەوەندەی سیستەمێک بۆ لەسەر دابەشبوون کرا و دیزاین کرا و لێک دوورکەوتنەوەی دروست کردو ئەوەندە سیستەمێک نەبۆ ڕووی لە بنیاددان و لێک تێگەیشتن و دروستکردنی تێگەیشتێکی هاوبەش بێت تەنانەت بە خودی ئەو شەپۆلانەشی کە ئێستا لە ناڕازایەتیە چ لەسەر ئاسی سیاسی ئەبینین هەموو ئەمانە 2000 ئێمە خاتە بەردەم یەک واقعی تاڵ ئەویشەوەیە کە ئێمە بەتەنها بەڕەخنا بەتەنها بە ڕەتکردنەوە بەتەنها بە دابەشبوون و لێک دوورکەوتنەوە ناتوانین شتێک پێشکەشی کۆمەلگای خۆمان بکەین ئەوەی کە گرنگە ئەوەیە کە چۆن ئەتوانین ئەم تێگەیشتنە جیاوازانە بگۆڕین بۆ بەرەمێنانی یان بابەتێکی بەرهەمدار کە بتوان لێ بەرچاوڕوونیمان بداتێ بۆ چاکسازی لە ژیانی خۆمان لە ئابووریمان لە سیاستمان لە هەموو ئەم بابەتانێ بۆیە وەکو دیدی ناوەندی توێژنەوەی سبەی ئێمە لە ڕوانگەی ئەم دیدەوە ئیشەکەین بوونی داتا وەکو جەنابتان هەمووتان ئاماژەتان پێدا زۆر بە بایەخۆ زۆر بە وردی باسەکە من ناسمەوە سەری بەڕاستی تەنها ئەوەیە کە
ئێمە سنتەرێکی ڕاپرسیمان هەیە کە بەردەوام خۆشببختانە ماگانە 1000 بۆ 1500 چاوپێکەوتنی تەلەفۆنی لەسەر ئاسی کوردستانەکەین لەسەر پرسی جیاجیا زیاترین ئەو پرسانەی کە هەوڵمانداوە ڕاستەخۆ پەیوەندی بە ژیانی خەڵکەوە هەبێ خۆمان دوورخسۆتەوە لە ڕاپرسی بەهای و قیەمی زیاتر ئەو شتانەی کە ڕاستەخۆ کاریگەری هەیە بەسەر داینامیکی کۆمەڵایەتی و ئابووری و سیاسی ئەم وڵاتەوە بەرەو ئەمان ناڕۆین ئامانج لە ڕاپرسیش هیچ کات ڕاپرسی ناتوانێت ئیدعای سەداسەدی ئەکیورسییان دقت بکە ڕاپرسی تەنها هەوڵێکی زانستیە بۆ تێگەیشتنیان نزیک بوونەوە یا هەنگاونان بەرە و تێگەشتێکی واقعیتر لە دیاردەیە کە ڕەنگە تەسەورێکی کافیمان لەسەری نەبیان ڕەنگە تەسەورێکیان تێگەشتێکی هەڵەمان لەسەری بێ بۆیە ئیشی ئێمە ئەوەیە کە ئێمە ئەم داتایانە بەردەوام کە بەرهەم دێنین ئەخێنە بەردیدی ئەکادیمیەکان و ناوەندەکانی میدیا و ناوەندەکانی سیاست بۆی کە ئەو تەسەورێک ئەگەر هەبێ لەسەر واقعی ژیانی سیاسی و کۆمەڵایەتی و ئابووری کوردستان بەشدار بێ لە گۆڕینی ئەم تێگەیشتە یان باشتری بکە یان ئەوەی کە ببێتە هاندەرێک بۆ داڕشتنی ئەم داڕشتنەوەیکی تازە بۆ ئەم بابەتە لەم قۆناغانی ئەخیریشدا هەوڵمانداوە بابەتانە دیسان لەسەر بەربەمنای ئەمە لە ڕێگای کۆمەڵی پسپۆری وەکو جەنابتان پەراوی سیاسەتەکان بنووسینەوە پۆلیسی پێپەر لەسەری ئامادە بکرێ بۆی کە ئەم داتایانە بتوانین بە شێوەیەکی واقعی بخرێتە خزمەتی ڕایگشتی و ناوەندەکانی دروستکردنی سیاست و ناوەندەکانی دروستکردنی بڕیار بەداخۆ دنیاخانی هاوکاریشم بە ئاماژە پێدایمە ئەوانیشمان بان کرد لایەنی حکوومەت بەڵام ئامادە نەبوون بەڵام بەدڵنیایەوە ئەوەی کە ئێوە لێرن پێ وە ئەمەشی کە دەنگێمە ئەگاتە دەرەوە ئەمە بخۆی خاڵێکی گرنگە تاکە شتێک کە ئەمەوێ بۆی نامێت چکۆی ئەو بەڕاستی و ئێوەتان هەمووی شتی گرنگ بوو من نامێ ئەمانە هیچی دووبارەکەمەوە تاکە شتێک کە پێویستە بکرێ ئەوەیە کە ئێمە لە پرسی بێکاریدا پێویستمان بە سیاسەتێکی یان بە هەوڵێکی نیشتیمانی هەیە کاتێک شەڵێن سیاسەتێک و هەوڵێکی نیشتیمانی واتە ئەرکەکان ئەبێ دابش بکرێ ڕۆڵی کەرتی تایبەت کە لێرە تەشریفیان هەیە کۆمپانیەکان ڕۆڵی ناوەندەکانی خوێندن و زانکۆکان و ناوەندەکانی گەشە پێدان و ڕۆڵی حکوومەت بە دەرەجەی یەکەم بۆ ناوی حکوومەت دەنێ لەبەر کۆمەڵێک چاکسازی ئینستیتیوشنال چاکسازی دام و دەستگایی و یاسایی هەیە ئەمە ئەرچی حکوومەت و ناوەندەکانی دروستکردنی بڕیار و سیاسەتە لە وڵاتە ڕەنگە ئێمەمانان بتوانین کارتی فشار بینیان هەوڵ بدەین فشارێک دروست بکەین بەڵام لە ڕاستیە دوجار ئێمە لە بەردەم پرسێکی گرنگ وەساوین کە چۆن بتواندرێ لێرە بۆ 5 ساڵی تر وەکو جەنابی دکتۆر نەبەدیش باسی کرد ئەم داتایە ترسناکە کە لە ماوەی 5 ساڵی ترە 500 بۆ 1 میلیۆن دەستی کار بێتە ناو بازارڕەوە ئەمە دەرفەتی دەست نەکەوێەوە کەناڵی بۆ نەدۆزرێتەوە ئەگەر سیاسەتێکی نیشتیمانی نەبێت کە لانی کەم کار لەسەر ڕخساندنی 500,000 دەرفەتی کار بکات لە ماوەی 5 ساڵی داهاتووە پێم وایە ئێمە تووشی قەیرانی گەورەی نەکرد کۆمەڵایەتی و ئابووری قەیرانی گەورەی سیاسی و ناجێگیری گەورەش ئەبینەوە بۆیە بۆ ئەمە کارڕوو لە حکوومەتەکەین پێویستە باس ئەو بکەین کە ئێمە لە کوردستانە خاوەنی دمۆگرافیایەکی دەوڵەمەندی دمۆگرافیایەکی گەنجمانەیە دانیشتوانەکەمان گەنجە بەڵام هیچ کات دمۆگرافیا بۆ خۆی فاکتەرێکی خۆڕسکانە نییە ناتوانێت خۆڕسکانە خۆی باش بکایە خۆی بەڕێوە بە بەڵکو ئەوەی کە پێویستە لە پشتی ئەمەوە سیاسەتی دروستە چاکسازیە لە دام و دەستگات چاکسازیە لە یاسا چاکسازیە لە دروستکردنی سیاست و بڕیارە بۆیە ئێمە پێویستمان بۆیە کە چاکسازی گەورە لە بواری پەروەردە جەنابتان باسان کرد خوێندنی زانکۆکان ئەبێ بپەڕینەوە باز لە چاکسازی لە ڕۆڵی یاسا لە ڕەخساندنی دەرفەتی یەکسان بۆ هاوڵاتیانی کوردستان لە پاراستنی خاوەنکار و لە ڕەخساندنی قەرزی بچووک بۆ کارکردن و کەمکردنەوەی ئەوەی کە خاتون باسی کرد کەمکردنەوەی ئەو ڕێگری و بربەستانەی کە لایەنە سیاسیەکان یان حکوومەت یان باشتر بڵێم حزبە سیاسیەکان لە هەندێک شوێنە یان لە ناوانشە خەڵکانێکی دەستڕۆیشت و ڕەنگە بۆ خاوەنکارەکانی دروست بکەن ئەبێ ئەمانە هەمووی بە یاسا ڕێک بخرێەوە ڕۆڵی یاسا سەروەر بکرێ ئەمانە ڕەنگە من لێرە بڵێم
پەراوی سیاستەکەشە کە دوایەخرێت لە بەردەستی جەنابیشتان لە وێبسایتەکەشەیە بە تێر و تەسەلی باسی ئەوە کراوە بۆ هیوام کە دەرفەتە بێ ئەگەر جەنابتان سەیری بکەن و دوایش ئەگەر هەر تێبنیەکتانە بێ لەسەری یان بۆ دەوڵەمەندکردنی لەگەڵمان بەش بکەن دیسان سوپاستانەکەین. من تاقیە خەڵما بوو کە باس یەک لە داتاکانە هەیە بەڵام هاوکارانم ئاماژیان پێنەکرد ئەوش نائامادەیی ژنانە لە کۆمەلگای ئێمە لە بازاڕی کارە ئەمە فاکتەرێکی زۆر گرنگە پێم وابێ ئەبێ قسەی لەسەر بکرێ ئەوژەوەی کە ئێمە لە داتاکانە بۆمان دەرکەوتووە لە زۆربەی ڕاپرسیەکان ژنان خواستیان لەسەر کار کەمە خۆتان نەزانن بەپێی پێناسەی ستانداردی کار یا بێکاری کەم بە کەسێک ناوترێ بێکار کە خۆی بە دوای کارە نەگەڕێ واتە من ئەگەر خۆم بڕیارمدا بێت لە ماڵەوە دابنیشم کار نەکەم من ناچمە ناو بازاڕی کارەوە تا من بە بێکار هەژمار ناکرێم لە ڕاپرسیە بۆمان دەرکەوتووە بەشێکی زۆری ژنان لە کوردستان تا ئێستاش خۆیان خۆویستانە بڕیاریاندا و دیارە من مانەوەیە بڵێم ئەگەر ئەمان بڕیارەکەیان بشکێن و بێنە ناو بازاری کارە و کاریان دەسەکەوێت بەڵام لە هەمان کاتدا ئەمەش جێگای حیفە و کابێ باز بکرێت کە بەشێک لەم توانە مرۆیە گرنگە ئێستا خۆی خۆویستانە بڕیاری داوە ئەبێ ئەمە لە هۆکارەکانی دیارە لە دااتوە ئەبێ بکۆڵدرێتەوە زانکۆکان و ئێمەمانانیش کە بۆچی چ شەرایەتێکەیە کەوای کرۆژنان هانی ژنان نەدابێنە ناو بازاری کار و یان خواستیان لەسەر دەستکەوتنی کار نەبێ بۆ جارێک کە زۆر سوپاسانەکەم سوپاس بۆ ئامادەبوونتان و ئەم بابەتەتان زۆر دەوڵەمەند کرد و چاومان لەوەیە کە بەڕاستی بەتابەت لەم بوارانەیە و زۆر سپاس کاکادی بۆ و پێشنیارە بەڕاستی داتاکان زۆر سەنجڕاکێش بوو ئێمە زۆرمان پێخۆشە بێ کە باکسەوە بۆ ئێمە دەرفەت و شانازیە کە بتوانین بەیەکەوە لەسەرەوە هاوکاری بکەین جارێککە بەخێر بن. زۆر سپاس بۆ کاکڕابەر بە بەشداریکردنت بەڕێزان ئێستا گفتوگۆکە ئەەکەینەوە هەرێکی لە بەشداروان دەقەونی وێکیان هەیە کە وەکو پێشنیاری خودۆ ڕاستپاردە ئاماژەی پێ بدەن و لای ئێمە تۆمارەکرێ فەرمو ئەگەر بگەڕێتەوە هەر لای دکتۆر نەبەر بۆ خۆی بەرەوەی چارەسەرەکان ما بۆ بیڵێ مایکەکە بێنە پێش. طبعاً دەستان خۆش بێ سەبارەت بە بابەتی چارەسەرەکان کە خراە کۆتاییەوە ئێمە هەمیشە چارەسەری درێژمەودا و چارەسەری کوردمەوداشمان هەیە ئەوەی کە باس لە چارەسەری کوردمەودا بکەین لە سەردەمی کابینی دکتۆر بەرهەم 2 ساڵێکەیە کە یەک لەو خاڵانەی کە گرتیە بەر پێدانی قەرز بوو بە قەرزی کشتتوکاڵی و قەرزی بچووکیش بوو کە ئەمە ئۆتۆماتیکیەن وەکارێکە بۆ دامیکی دارایی پاڵپشتێکی دارایی بۆی هاوڵاتی بتوانێت هەلی کاری بێکاو بەپی هەموو ئستاندەرد و داراییەکان بۆ ئەوەی بێکاری کەم بکرێتەوە ڕاستەوخۆ پێویستە حکوومەت لە ڕێگەی پێدانی بەشێک لە پارە یان مستحقاتێکی مالی و ئەو مستحقاتە مالی و شایستدارایە بەخردە توارچەوەی پرۆژەیەکەوە ئەمە ڕێگا دروستەکەیەتی کە ڕێگای کورتمەودای پێوتری ڕێگا درێژمەودایکە شێوەتانێکە دەوڵەت بتوانێت لە ڕێگەی فرە چەشنکردنی سەرچاوەکانی داهاتەوە ئامانجێک بپێکێک کە ئەویشتا ئەوەتانێت داهاتێک بۆ خۆی و داهاتێک بۆ هاوڵاتیان واتە ئەگەر بێت و لە هەرێمی کوردستانە کە خۆشبەختانە ئێستا بە تایبەتی لە پار ساڵ و تاوەکو ئێستا پۆینتە گەشتیاریەکان زۆر گەشەی پێدراوە بە تایبەتی ئەگەر سێری منتیقەی زاخۆ و دووەک و ئێستا سۆرانی شاتۆتە سەر و گەلی عەلیبەک و جوندیان ئەوانە کە منتیقەی گەشتیارین من بڕوان بەوە هەیە لە 2 ساڵی داهاتووە ئەم شێوازە مۆدیێرنە لە گەشتیاریکردنە و پۆینتەکانی گەشتیاری ببوژێتەوە سەرچاوی ڕەخساندنی هەلێکی کارە هەم بۆ دەوڵەت خۆی کە لە ڕێگەی باج و ڕسومات و کرێکانەوە وەرێگرێەوە هەم سەرچاوی هەلی کارێکیشە بۆ هاوڵاتیان وە جگەلەوە سێکتری کشت و کاڵیش دیسانەوە هەم هەلێکی کاری باش ڕەخسیانێت و مەتوانرێ بۆن بە بازارکردنیش دیسانەوە حەلقەیەکی باش سۆڕێکی ئابووری باش بەدی بێنێ لە ڕێگا چارەسەرەکان تەنها مەم دوو ڕێگایە پێم وستاندەردەکان بەڵام منویست قسەیەک لەسەر زانکۆکان کە ئەگەر بوار هەبێکە بەشێکی زۆر لە بەڕێزان باسییان لە زانکۆکان کرد طبعاً زانکۆ و بابەتی بڕۆنامە بۆ هەرێمی کوردستان بابەتێکی تازەیە هەر ئەم تازەگەری شەوای کردووە کە زانکۆ بکرێ بە سەرچاوی خۆشببختی لە مێشکی هاوڵاتیانە لە دنیای پێشکەوتووە وڵاتانی دنیا ئەمە نییە هایسکوڵ یعنی بۆ نمونە بەرزتری ئاسی خوێندنیانە تا ئامادەی تەواو بەڵام لە هەرێمی کوردستانە من بڕوان بەوە هەیە ئەگەر ئێمە زانکۆکان بگەڕینەوە بۆ 40 ساڵ ئەو کاتە سوودی بێ بۆ هاوڵاتیان هەرێمی کوردستان بۆ لە ساڵی 80کان لە حکوومەتی عێراقیە هەموو دەرچووەکاندا لە زانکۆ وەرنەگیران
یعنی ڕێژەیەک دیارریەکرا بەڵام ئێستا وەزارەتی خوێندنی باڵا کە من 5 ساڵ مامۆسام لە زانکۆکانە بە شانازی داهانێڵە وڵا لە ستاسەتی خوێندکاران وەرەگرین کە ئەمە گەورەترین غەڵەتە نابێت لە ستاسەتی وەربگری کاتێک کە تۆ لە ستاسەتی وەرەگری کەوا بوو لە ستاسەتی دەرچۆکانت بێکارەکەی وسەبارەت بە بابەتێک کە زۆر باس لەوە کرا علومی ئینسانەکە من بۆ خۆم فاینانشەڵ ئەکاونتینە من لە بواری ئەکاونتینە کە تێزی دیتۆراکەشم لە بواری ئۆیڵ ئەکاونتینە شەریکاتی نۆتیەکانایە بەڵام ئێمە کۆمەڵێک بابەتی ترمان هەیە کە خەریکە بێبەها کرێ ناو کۆمەلگای ئێمەیە بجگرافیا و مێژوو بابەتە کۆمەڵایەتەکان ئەزانن لە وڵاتێکی وەکو فلندا ساڵی وایە 3 کەس لە بواری مێژوو وەرەگیرێ بەڵام ناکرێت تۆ لە کفری و کەلار و هەمووش قەزاونەحەکانە زانکۆ و کۆلێژ هەموو بەشەکانیشت کردوێتەوە ئەم تێگەیشتنی وەزارەتی خوێندنی باڵا غەڵەتە وەکەی ئێمە لەگەڵ ئەوین هەرێمی کوردستان بێتە خاوەنی توانایەکی مرۆی ئەکادیمی تەواوەکەی دەستان خۆش بێ ڕێژەی نەخوێنەواری کەم بکرێتەوە ڕێژەی بڕوانەمە باڵاکان زیاد بکرێ بەڵام مەترسیدارە لە ساڵی داهاتووە ڕێژەیەکی زۆری دکتۆراتە بێ بێکار بێ مەترسیدارە ئێستا کۆلێژی پزیشکی تەواو کردو و لە بەنزیخانەیە کارڕەکار بکە ئەمە بێبەهاییەک دروستەکە بۆ بڕوانەم و پسپۆڕەکان کەوابوو تۆ ئەبێ ڕێگریەک بکەی لەوەی کە بۆ نمونە هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان وەکو سەرچاوەیەکی ژیان سەیری زانکۆ نەکەن خۆشبەختانە قەیرانی ئەم 1-2 ساڵی دوای ئەگەر سەیری بکەی خواستی خوێندن کەم بووتەوە کە من بڕوان بەوە هەیە ئەگەر خواستی خوێندن لە وڵاتێکا کەم بکرێت کەم بێتەوە کەوابوو خواستی کاری بۆ نمونە دەرەوەی بۆ خوێندن زیادەکە کاتێک کە خواستی دەرەوەی خوێندن زیادی کرد کەوابوو تۆ سەرچاوەکانی داهات فرەچەش نەبێ لە بریەوەی کابراایەک 4 ساڵدا بنیشێ بە دوای بۆتای بڕۆنامەیەکەوە کە دوای 4 ساڵیش کاری دەست ناکەوێت لەماوەی ئەو 4 ساڵا گەر دوکانێکی فەلافل دابنی ڕەنگە 3 کەسایی خۆی دابمەزرێنێ ئەوە لەسەرەوە بەسراتی خۆش بۆ بەسەرەوە مامۆستا فەرمی چوونە لای برادێک سەرتاش باسی دوو کەسی کرد وتی ئەمە دوو کەس لێرە بوون خاوەن $1,000,000 خوێندەواریشیان وتم ئەو جا باشتر چۆن مەگەر خوێندەواری نەبای خاوەن $1,000,000 مۆزەف بوو أنا هەر بەتەکیدی یعنی ئێمە کاک ڕابەر هەموو ئاشکرایە و میتۆدە ئاشکرایە کە جۆری لە تەوزیفکردن عبودیەتە یعنی ئەم جۆر لە عبودیەتە یعنی وات لێ ئەکا چێژ لە ئەم بابەتانە نەبێ من لە هەفتەی پێشوو بوو لای برادێکی خۆم بووم ڕاگری کۆلێجێکە قسێکی زۆر سێری کەوتی نەبەردەزانی من ڕۆشتاوەردەم لەسەر براکەم بۆرەمت بخوێنە و نازانم ئەوانە عیبەوە بێ شاتە بێوتم وتی وەڵی ئێستا من ڕاگری کۆلێژم مەسرفاتم لەسەر و برامەیەکە نەیخوێند یعنی ئەمە جگە لەوەی کە مەترسیدارە و من تەسەوری وایە ئەمە مەبەستێکی زۆر خەتەری لە پشتەوەیە کە بە ناهۆشیاریکردنی کۆمەڵگا سەرنجام تەمەنی ئەو جۆرە دەسەڵاتە درێژەکاتەوە حتا کۆمەڵگاش وشیار بێت تەمەنی ئەم جۆرە دەسەڵاتە ئەم جۆرە بیرکردنەوە لە ئیدارەدانە کورتە بێتەوە بەڵام ئێمە ئەبێ بیر لەوە بکەینەوە زانکۆ کواڵەتی بەرز بێتەوە و ئەو تێگەیشتنش بگۆڕین کە کواڵەتی تەنها لە زانکۆ تایبەتەکان هەیە ئەزانی لە موتونیەکە کە تۆ لە بەریتانیا و لە ئەمریکا ئەگەر سەیری بکەی کەسێکە بۆ نمونە بڵێ لە زانکۆیەکی هارڤەردیان زانکۆیەکی ئۆکسفۆردێنەمە کە زانکۆی دەوڵەتین اعتیباری هێناونە وڵاتانە بەڵام لێرە تێگەیشتنەکە زۆر عکسە بەس لە هەرێمی کوردستانە وایە زانکۆی تایبەت بڕوانامەکەی زۆر بۆ نمونە معتەبەرتر لە زانکۆی کەرتی حکومی کەسی وڵاتانی دنیا من چ بۆ ماسەر چ بۆ دکتۆرا بۆ چ بۆ دبلۆنی باڵا لە دەروێ وڵاتە خوێندومە کەم کەسە بوو خۆی لە قەرەی زانکۆ دەوڵەتەکان بە چونکەوی زۆر قورسە بەڵام زانکۆ بوونە تایبەتەکانێت ئاسانە بەڵام لە هەرێمی کوردستانە خەریک ئەو دیدگایە زۆر پێچەوانای بێتەوە لە وڵات دەرچوویەکی زانکۆیەکی تایبەت بۆ نمونە لە ڕووی بازارەوە زۆر باشترە من لەسەر زانکۆی پۆلیتەکنیکە ئوستاز جەنابیان لەوەیە لە خۆشخانەی فاروق هات بۆ ئەوەی کە کارمەند وەربگرێ فاروقی پزیشکی داوای 4 ناوی کرد لە بەشی شیکاری و لەگەڵ زانکۆیەکی تایبەتە داوای 4 ناوی کرد لە بەشی شیکاری طبعا سەرۆک بەشی شیکاری ناوی هەموو تەلەبەکانی خستە ناو شوشەیەکە و تی خۆت دەستی پێ بێنە 4 دانە دەربێنە 4 دانەی دەرێنا بە ئارۆزی خۆی شۆڕۆشت و لە زانکۆیەکی تایبەت لەم شارە باشترین 4 ناوەکانی خۆیان نرد بۆ نەخۆشخانەی فاروق لە ئینتەرویۆکە ئەو 4 دانەی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی بە پلێکی زۆر باڵاوەر گیران و ئیشێکی زۆر باشەکەن بەداخەوە ئەو 4 دانەش وەرنەگیرا کەوابوو گرنگە ئێمە بەهابین بە زانکۆ بەهابین بەوانەی کە لە زانکۆ دەرەچن بەهابین بەوانەی کە ناو زانکۆ خزمەتەکەن چونکە سەرنجام کۆمەڵگایەکی وشیار
نەتیجەی ئەوەتانێک کە ژیانێکی وشیار و بۆ ژیانێکی سەلامەتی لێ بەرهەم دەهێنرێ بۆیە ئەو تێگەیشتنە نابێت لای هاوڵاتیان دروست بێ کە زانکۆکان بێبەهان و ئەبنەوە کارێک بۆ ئەوەی کە خەڵکی بێکار بکە ئێمە وەکەی طبیعیان ئەڵین کە بۆنە بە پێویستەکە زانکۆکان سەرچاوەیە بن زانکۆکان بۆ نمونە ئەو پسپۆریان نەبخەنە بازارڕەوە ئەزانی هەندێک بوار هەیە ئێستا لە دنیا کە ڕەنگە لە هەرێمی کوردستانە بەکەم سیر بکرێ بواری جوگرافیا و بواری مێژوو سەرچاوی کاری زۆر بێزن وڵاتە پێشکەوتەکان ئەوانەی کە ریسێرچ و توێژینەوەکەن وڵاتی وە هەیە کاکە لە بۆن لە بریتانیا ساڵانە ملیۆنان دلار خەرجەکرێ بۆ توێژەرێکە لە بواری مێژوو جوگرافیا و بۆ نمونە لە بابەتە ئەسەریەکانە بۆنەوە توێژینەوە بکە کەچی لای ئێمە خەریکە وای لێ دێت کە تەنها ئەو بوارانە بوونەتە سەرچاوی ژیان کە زۆر باڵان و ئەو بارانش کە بابەتی نزم و بۆن و لاوازن سەرچاوی ژیانین بەعکسەوە تۆ ئێستا لە هەرێمی کوردستانە خەریکە ئەو خواستە زۆرە لەسەر کۆلێژی پزیشکی و کۆلێژی ئەندازیاری وای کردووە کە ڕێژەی بێکاری لەو طبقەیە خەریکە زۆر لە ئاسی پێویست زیاتر بکە یعنی بۆ نمونە هاوڵاتیەک ئامادەیە 10 ساڵ لە زانکۆ وەرنەگیرە بام نەڕۆتە بەشی جوگرافیا کەوابوو تۆ سەیری بکە لە 5 ساڵی داهاتووە لە هەرێمی کوردستانە ڕێژەی خاوەن بڕوانامە بێکارەکانی کۆلێژی پزیشکی و ئەندازیاری زۆر زیاترن لە ڕێژەی خاوەن بڕوانەمەکانی بەشی جوگرافیا و مێژوو چونکە ئۆتۆماتیکیەوە گوزەنات باسیکە لە بیدای ئامادە نییە بڕوە بەڵام ئەمەی ئەم کە کرد خەیاڵێکی فەنتاسی بۆ خۆی دروست کردووە کەم لە بەشی ئەندازیاری وەرگیرایتر ژیانی بە جۆر لە جۆرەکان تەمینە لە بەشی پزیشکی وەرگیرە ژیانی تەمینە وای لەکە تاقەیەکی زۆر خەرجکە ئەم تاقا زۆر خەرجەکە ڕوبڕی ئەوە بێتەوە کە ئەم بەشش نابێتە سەرچاوی ژیان بووی لە کۆتاییەوە ناڵم کە سپاس بۆ سوی ریسێرچ سپاس بۆ ئامادەبوونی ئەم بەڕێزانە گفتوگویەکی زۆر باش بووە من دڵنیاشم ئینشاءالله دەرەنجامی باشیشی بێت و ئەم لێک تێگەیشتنانەش بکرێت زۆر گرنگە بێ منوەکو زانکۆی خۆمە زانکۆی پۆڵتەکنیکی گەرمیان زۆرمان پێخۆشە بێگە تەنەت بگاتە ئاستی لێک تێگەیشتن کە توێژەرەکانی ئێمە لەگەڵ ئێوە و بە ئەفیلیشنی ئێوە بۆن لەسەر توێژینەوەکانی خۆمە بتوانین دای بنین ڕەنگە بتوانین کاری هاوبەش و ڕێکوپێک بکەین چونکە ئێمە زانکۆی پۆڵتەکنیکی گەرمیان و جەنابی دکتۆری زانکۆی پۆڵتەکنیکی سلێمانی ئەم جۆرە زانکۆیانە بۆ هەرێمی کوردستان زۆر گرنگن چونکە لە بواری تەکنیکی و لە بواری بازار ڕاکارەکەن لە بواری بۆ ڕەخساندنی هەلی کار بەڵام بەداخەوە کۆنتاکتێکی بەقوت نییە لە نێوان ئێوانەی کە خاوەن کارن و لەگەڵ زانکۆ تەکنیکیەکانە و ئێستا واشی لێ هاتووە خاوەنکارەکان لەگەڵ ڕێزم بۆ جەنابیان وای لێ هاتووە ئەوەندە عیلاقاتی شخصی بۆ پێدانی هەلی کار بەکارەهێنن ئەوەندە عیلاقاتە تا ڕادەیەکی بۆ نمونە گەورەترین زەختە لەسەر ئێمە یعنی تۆ ئێستا وای لێ هاتووە خەریکە حزبەکانیش ئەبێت بۆ نمونە تۆ لە کۆمپانیایە هەروایە مەلزەمێکمان هەیە هەر بەنای خۆی مەلزەمەیە ئەبێ کە هەلێکی کارمانە بەجارە سەرچێکی و مەلزەمێ بکەین کچی فلان و کوڕی فلان و کوڕی فلانی تایە و کە دەستگیرۆین بەڕاستی یعنی واقع الحاڵە هەرچەند من لە ئەوڵەوتم ئەم سەرمایهدارە بەشێکتان ئیناسن خۆی سەرمایهدارێکی زۆر نیشتیمانیە و زۆر خۆی ئەگرێت لەو باسە بەڵام لە بیناقاقاتی کە ناچارە نەبوو کە حکومڕانێکی تەندروست نەبوو تۆ ناچارەکەی حزبێک مۆڵێکدا ئەمەزرێنێت بۆ وەرگرتنی کارمەندەکانە بێ لایەن دارێتی و حزب بکە هەرچەندە گەر قسە لەسەر تێگەیشتنی بازرگانیش بکرێت لە هەرێمی کوردستانە خراپترین جۆری ئیشکردن لە بواری بازرگانیە پێڕەوکرا بەداخەوە سیستەمی عقارات لە هەرێمی کوردستان لە 1-2 ساڵی داهاتووە گەورەترین کارەسات دروستەکە وەکو ساڵی 2008 کە لە ئەمریکا و لە یۆنانە دروستی کرد کە هەموو تێگەیشتنەکان وازانن بەس ئیعمارکردن جۆرێکی ڕوحی سەریع و جۆرێکی هەلی کاری کورتمەودایە تۆ شقەیەک دروستەکەی کرێکارێکی بۆ ساڵێک 2 ساڵ پێویستە بەڵام کارگەیەک دروستەکەی 50 ساڵ 100 ساڵ تۆ کرێکارت پێویستە بۆ یەبێت تێگەیشتنمان بۆ کاری بازرگانیش لە هەرێمی کوردستان کە تایبەتیا بگۆڕێ دەستان خۆش بێ سپاس زۆر سپاس بۆ دەست پێشکاری و ئامادەیت کاک دکتۆر ئەچمە لای زۆر بەڕێز مامۆستا ئەیوب لە ماوەی دقەیەکە هیوادارم پێشنیاری خۆسمان پێ بڵێت و پابەند بین بە کاتەوە زۆر سپاس دەکەم دەستان خۆش بێت ئەگەر من چەند خەڵک بە زۆر بە خێرایی باسم یەکێک لە گرفتەکان کە باسمان کرد بۆشایی نێوان کەرتی تایبەت و زانکۆکانم بەهێزکردنی پەیوەندی نێوان کەرتی تایبەت و زانکۆکان یەکێکە لەو خاڵانێکە بێ ئیشی لەسەر بکرێت لە چەند ڕێگەیەکەوە کرێ یەکێک لەو ڕێگانێک کە ئێستا ئێمە ئیشی لەسەرەکەین پرۆگرامی ئینتەرنشیپمان هەیە وەکو زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی و شانازیمان پێبڕێ یەکەم زانکۆ لەسەر ئاستی هەرێمی کوردستان زۆرترین خوێندکارمان ناردۆتە ناو کەرتی تایبەتەوە بۆ وەرگرتنی ڕاهێنانی تواناکان و بەشێک لەوانەی کە لە ناو کۆمپانیاکانە بوون دا ئەمەزرێنەوە یاخود دەرفەتی کاریان دەسەکەوت کە شارەزای ژینگەی کارکردنە بن بەدەر لەوە پیاچوونەوە و ئەپدەیتکردنەوە و نوێکردنەوەی پرۆگرامەکانی خوێندن یەکێکە لەو
بابەتە گرنگانی کا بێ حکوومەت هێرێمی کوردستان و وەزارەتی خوێندنی باڵا کاری لەسەر بکە و ئەم ئەبدەیتکردنەوەی بەبێ خوێندنەوەی بازاڕی کار لە کوردستانە بەبێ ڕیسێرچێکی باش بەبێ خوێندنەوەی پێداویستیەکانی بازاڕی کار بۆ خۆی تووشی گرفتە بێتەوە گرفتی گەورەترمان بۆ دروستەکە کەواتە بێت هەماهەنگیەکە بێ لەو ڕۆوە بەهێزکردنی سنتەرەکانی پەرەپێدانی کار لە ناو زانکۆکان لە گشت زانکۆکانە زۆر گرنگە و بە دوواداچوونیش بۆ کاروبارەکانیان بکرێ خۆشبەختانە ئێستا لە ناو وەزارەتی خوێندنی باڵایە بەڕێوەبەرایەتیەکمان هەیە کە بەڕێوبەری سنتەرەکانی پەرەپێدانی کارمان هەیە هەندێک بە دوواداچوونەکرێت بەڵام ئەبێ وەزارەتی خوێندنی باڵا فۆکەسێکی زیاتری لەسەر بکات و زانکۆکانیش بەڕاستی سنتەرەکانی پەرەپێدانی کار دەستکراوەترکەن بۆ کاری باشتر بۆ ئامادەکردنی گەنجەکانمان دەرچووەکانمان خوێندکارەکانمان بۆ بازاڕی کار یەکێکی تر لەو خاڵانی کە زۆر گرنگە پشتگیریکردنی مادی و معنەویە بۆ دەرچوانی زانکۆ و پەیمانگاکان با تو ئامادەشی بکەی ئەگەر شوێنێک نەبێ بە تایبەتی حکوومەت بۆ پێدانی قەرزی بچوو ئێستا ئێمە لەم هەفتەی پێشە کۆرسێکی تایبەت بە کارسازی کۆمەڵایەتی لە سنتەری پەرەپێدانی کار کۆتایی پێهاتووە هەموو ئەوانەی کە لە ناو کۆرسەکەی بەشدار بوون بیرۆکەی پرۆژیانەیە باشە ئەم بیرۆکەی پرۆژانە ئەگەر ئێمە کەسانێک نەبێت سپۆرتێکیان بکە بەڕاستی وەکو خۆی ئەمێنێتەوە بۆیە پێویستمان بە پشتگیریکردنێکی مادی و معنەویشە بۆ گەنجەکانمان فراوانکردنی بوارە پراکتیکی و پیشەیەکان لە ناو و جێکردنەوەی لە ناو پرۆگرامەکانی خوێندن و ئەو وانانی کە خوێنێ ئەمە یەکێکە لە بابەتە زۆر لە پێشینەکان ڕەنگە سۆلار سیستم بخوێنێ خوێندکارانمان لە بەشی کارەبایە بەشی پاوەڕ و کۆنتترۆل لای ئێمە بەڵام زۆر گرنگە بە پراکتیکیش کاتێککە چووە ناو کارگەکەوە بزانێ چی ئەکات ئەمە زۆر گرنگەکە کاری لەسەر بکەین بڵێ ڕەخساندنی دەرفەتەکانی کار لە دەرەوەی هەرێمی کوردستان ئەمە یەکێکە لەو بابەتانەی مەجالیتیانە بێ بیری لێ بکەینەوە چونکە بازاڕی کاری ئێمە بە پێ و دەرەنجامانێک کە لە لای ئێمە بە پێ ئەو لێکدانەوانەی کە بۆ بازاڕی کاری ئێماکرێ تەحملی هەموو ئەو دەرچووی زانکۆ ناکات کەواتە بێ بیر لەوە بکەینەوە ئێمە ئەگەر لە وڵاتانی دراوسێمانە حتا وڵاتێکی دوورەدەستیشە هەندێک پسپۆڕیمان هەیە بە تایبەت دکتۆر باسی کرد لە مەسایلەکانی ئای و بابەتە تەکنەلۆژیەکان زۆر گرنگە ئێمە خوێندکارێک دەتوان لە ماڵەکەی خۆیە بە ئۆنلاین کاری خۆشی بکات و هیچ گرفتێکیشی نەبێت و ئیشکردن لەسەر ماینسێت یاخود عەقڵیەتی خوێندکارەکانمان دەرچووەکانمان و کۆمەڵگا بە شێوەیەکی گشتی ئەوەی کە نابی ئێمە هەمومان چاوەڕێی دامەزراندن بکەین چونکە کۆمەڵگا خۆی تەحمولی ئێمە ناکە پێویستمان بۆیە کە ئەم ماینسێتە بگۆڕ خۆشبەختانە لەو داتایی کە پیشانتاندا من ئەوەی تیا ئەخوێنمەوە بە نمونە لە 1970 کەرتی حکومی حەزەکەن لە کەرتی حکومیە بن لە 12 ئەڵێن لە کەرتی تایبەتە لە 150یانەیانەوە کاری سربەخۆیانە بێ کەواتە بەرەو چیە ڕۆین بەرەو دروستکردنی ئەو عەقڵیەتە ڕوون کە عەقڵیەتی کارسازیە من خۆم خاوەنی کاری خۆم بم گەنجەکە خۆی خاوەنی کاری خۆی بێ ئەمە زۆر گرنگە ئەگەر ئاماژەکان یا هۆکارەکانی پشت ئەم دەرئەنجامەوە ئەوە بێ کە خەڵک لە حکومت بێ ئەمەل بووە بەڵام بۆ خۆی بە دیوێکی ترە ئەکرێ بڵێن ئەمە پۆزتیفە بۆی کە ئیتر ئێمە ئیش لەسەرەوە بکەین خۆمان کاری خۆمانە بێ یاخود لایەنی کە مەگەر لە کۆمپانیایەکی شەدامەزرین چۆن وا بکەین کە گەشە بە توانەکانی خۆمان و بە گەشە بە کۆمپانیاکەش بدەین چونکە کۆمپانیاش کەسێکی ئەوێ کە داهێنەر بێ کەسێکی ئەوێ کە کارساز بێت و بتوانێ ئیش لە ناو کۆمپانیەکەی بکات و کۆمپانیەکەی بەرەو پێشەوە بێت دەسەکانە خۆش بە کاک دکتۆر زۆر سپاس خاتو ئارانێمە لای تۆ هیوادارم لە ماوەی خولێکێکە پێشنیاری خۆتمان ئاشکرای بەڕێستانە کە کەرتی ئەرکی حکوومەتە هەندێک کاراسانی بۆ کەرتی تایبەت بکات دەرکردنی یاسا و ڕێخستنی ژینگەی کارکردن بۆ بەرەنگاربوونەوەی گەندەڵی ئاسانکاری لە ڕۆتینەکانە کە ئێمە لە دروستکردنی پرۆژەیەکە پێویستمان بە کەمترین بربەست و ئاڵنگاری هەیە کە دروستەکرێ بە تایبەتی ئێستا لە با بڵێن لە ناوچەکە
کردنەوەی ڕاهێنان و بەرنامەی ڕاهێنان و بە پێویستی بازار لە ڕاستی ینی جێ خۆشحاڵیمە ئەم مامۆستا بەڕێزانە بە خزمەتی بەڕێزان نەگەیشتم بە هۆکاری ئینتەرنشیب ساڵانە بەرێکەکەوین هەوڵێکی جددیان هەیە وەکو زانکۆکان بە تایبەتیش زانکۆی پۆلتەکنیک عقلێتێکی جددیان تایە بۆ بەرهەمێنانی کادری بازار لە ئێستا چونکە ئاشکرای بەڕێستانە لە مەجای تلیکۆم و وەکوتمان وزەینێ بوو مەجالەکانی تری وەکو ڤێتێرنەری ئێستا بازارێک کە تقریبان لە ناوچەکە گرنگی پێ ئەدرێ و ئەم دەرفەتەستەکەین هەیە ئێستا کەمتر ئەو کێشانەمان هەیە لە چاو 10 ساڵێک بەر لە ئێستا لە چاو زیاتر طبعاً هەندانی کردی کاری هاوبەشە لە نێوان کۆمپانیان نێخۆیەکان و نێودوڵەتەکان بە خۆشحاڵەوە ئێمە توانیمانە وەکو ئەم کۆمپانیایە هەردوو پرۆسەکە بەشداروین چ لەگەڵ کۆمپانیانە خۆیە کارمان هەبێت لەگەڵ دەرەوەی کوردستانە کارمان هەبێت تاوان بە عێراق و بە ناوچەکەشەوە بە نێودوڵەتیەوە باشترکردنی خزمەتگوزاری بانکیە دیارە ئێستاوە ینی یەکێکە لە کارەکانی گرنگترین پرۆسەکانە لە لای کەرتی تایبەتە کە زۆر کار بە بانکیەکە و هەوڵەیە ئەم مزداقەتە بگەڕێنێتەوە بۆ بانکەکان هەندانی دارایی مرۆیمان هەیە دیسانەوە پێویستمان بەوێ ئەو کادرانێکی خاتە بازاڕەوە متمانیان بە خۆیان هەبێت لە بەرەوەی لە کەرتی تایبەتە جۆری کارەکان قورسترە و ماوەی کارەکان قورسترە بە نزیکەی دوو ئەوەندەی کاتی کارکردنە کە لە کەرتی گشتیا هەیە کەرتی تایبەتیش ئەوەی لەسەرێتی دابینکردنی کەشی سەلامەتی کارکردنە زەمانکردنی کرێکارەکانە لە بەڕێوەبەرایەتەکانی کار و دەستەبەر دابینکردنی بیمەی تەندروستیە بە خۆشحاڵیەوە زۆربەی ئەو کۆمپانیا گەورانی کە لە با بڵێن کللتوری ساحب کارەکانی یا خاوەن کارەکانی ئەم کۆمەلگایە مرۆڤ دۆستن ئەو واقعەکە کە زۆرمان تێی کەوتوین کە ڕێگا نادا کێشەی تەندروستی بۆ کرێکارێک دروست بێ و لە کۆتایەکانی تەمەنیا وازی لەبێنێت طبعا لە لای حکومەتەوە جارێکی تر پێویستە یاسای خانەنشینی و کاروباری کۆمەڵایەتی گرنگی پێ بدرێت لە ڕووی تەمەن و لە ڕووی خزمەتی ساڵانی کارکردنەوە لە ڕاستیە ئەمە پرسیاری زۆربەی کارمەندەکانمانە ئێمە لە بەرەوەی نزیکەی 9 سەعات لە کارداین بە 1 سەعاتی پشووە هەمان ئەو یاسایی کە لە کەرتی گشتیە جێبەجێکرێ بۆ کەرتی تایبەتیش ڕاستە لە کاتێکە کەرتی گشتی 4 سەعات تا 5 سەعات کارکردنیان هەیە تاوان بەو شێوازێکی ئێستاژە بینرێت بەڵام لە کەرتی تایبەتیە دوو ئەوەندە ینی ئەگەر کرێکارێک بە 10 ساڵ هیلاک بێت لە کەرتی بە 20 ساڵ هیلاک بێت لە کەرتی گشتیە لە کەرتی تایبەتە بە 10 ساڵ ماندووە بێ ئێمە خۆمان چەندین نمونەمان هەیە کارمەندانمان تا 13 ساڵی خزمەتە ڕۆن ئێستا بە نمونە خۆم یعنی 15 ساڵم هەیە تر ئێستا هەستەکەم ئەو تاقیی 2000 بالضبط ئەو تاقەی 2010 ینی هەر دەفتەرێکم هەیە شتی ئەنووسم کە پێشتر ئەبەدەن شتی وام نبووە ستاندەردەکانی دنیا شەفتی کارکردن لە کەرتی حکومیە لە 8 ساعاتە 15 دقیقە ئینتاجی هەیە و نەخری تایبەتیە لە 8 ساعاتە 7 ساعات و 45 دقیقە ئینتاجی ستاندەردەکانی دنیاە ئێستا مەفروض وە ئەو کاتانە 15 دقیقە ئینتاجێتی بەڵام لە کەرتی تایبەتە تەنها 15 دقیقە ئینتاجی لا ئێمە ساعاتێکی بۆ ئەوە نانی بەیانیە ساعاتێکی نانی نیوەڕۆیە بالضبط ئێستا هەمان یاسا ینی بە 20 ساڵی خزمەت 50 ساڵی تەمەن خانەنشینەبی لە کاتێکە ئەم دوو ئەوەنەیە کرێکارەکانمان زۆربەی کرێکارێک من دیارە بە هۆکاری ئیشەکەم هەم ئەبێ ئاگام لە تۆماری کرێکارەکان بێت لە دەستەبەری کۆمەڵایەتی کاری خانەنشینیان کە تا ئێستا نزیکەی 20 کارمەندمان بە هۆکاری نەخۆشی و مردن و پەککەوتن خانەنشینن و زۆربەی بە جۆدی شخصی کراوە حکوومەت بە هیچ جۆرێ هاوکار نییە بە ئەکسەوە کێشمان بۆ دروستەکان ینی کارمەندەکانمان بەداخەوە نزیکی 4 کارمەندمان بە هۆکاری نەخۆشی شێرپەنجە چونکە شوێنی کارەکان تۆزێک سەختە تووشی نەخۆشی شێرپەنجەی سی ئەبن ئامادەیانتیان نییە مامەڵی خانەنشینیان بکەن هەتادا ئەنیشین ئیتر ناچارە بین وەختێکە بینین کرێکارەکانمان ئەمرێ و دواتر خێزانەکانیان سوودمەند ئەبێ لە موچی خانەنشینێکی کە تا ئێستا نزیکی 4 بۆ 5 کارمان بەم شێوەیە هێناوەتی دەستەکانە خۆش بەخاتون جان زۆر زۆر سپاس دەکەم ئەگەڕێمەوە لای دکتۆر فەرمونەمای خولەکەی من لە هینەوە دەست پێکەم لە کاگرازگۆ ڕەبتێکەمەوە بەمە
یەک لەو شتانی کە باسی کردوتی تقریبان ئەچێتە 500,000 پاوانی تریشمان بۆ سەرفەکرێت لەلایەن بریتانیەوە باسی فەند دەکەین یەکێک لەو شتانی کە یەکێک لەو چارەسەرانە فەندە هەم زانکۆکانی ئەهلیەکان و حکوومیەکان وانە پرۆپۆزەڵ بنووسن NGOەکان زۆرن ئەو جنێ فیشەکە ئەزانێت چۆنەوە هۆکاری یەکەمی ئەم فەندە من نازانم بۆچی کراوە بەس هێشتی لە شتە تێگەشتم کە احتیمالە ڕێگری لە گەنج بکرێ بە وڵاتی خۆی خۆش بێ زۆر هەیە لە پرۆپۆزەڵانە کە نەچێتە دەرەوە کە فەندی بۆ ئەکەن فەندێ لە بواری ریسێرچە زۆر هەیە بۆ وەرگیراوە کاوا بێ فەندێکێک لەو چارەسانەی بۆی بێکاری منەتەوە فەندی وەرگرم بۆ نمونە ئەگەر $10,000 بێ توانم بۆ مای 3 مان 6 مان ساڵێک کۆمەڵی گەنج لە خۆم کۆکەمەوە ئەمە یەک دوو لە ڕێی فەند دەتوانن لە کۆمپانیا ناخۆکان کۆمپانیای گەورەمانێ من نمونەیەکی تر بۆ جوابی مامۆستا دکتۆر عەفو هین بەمە دکتۆر نەبەر بەمەوە لایەنگریتیا بۆ ئەو داتای خەسخانەیە بۆ من نتانێ ئێمە 2 ساڵە لەگەڵ کۆمپانیای هواوی هاتەتە ناو زانکۆکانەوە سنتەری کۆمپانیای هواوی تەکنۆلۆژیە 2 ساڵ لە سەرێک زانکۆی ئێوەش پار لەگەڵمان نەبوون یا ئەوالەکان بوون کاوا بێ کە مەفتوح بوو سنتەری هەیە ئێمە سنتەریشمان نیە سنتەری هەیە لە زانکۆی پۆلیتەکنیک لە زانکۆی هەولێر هەیەی خۆشبەختانە من ئەوە ئاڵێم لە بواری زیرێکی دەستکرد و ئایتیا توانیان تەلەبەکانمان لاوائیل بن لەو هەموو وڵاتانە کاوابێ ئەو داتایە بۆ من لە شتێکی تر باسەکەم من لە 2009 بۆ نمونە ئەم زانکۆ لە 2011 خریجیە ئێمە نزیکەی 6,000 موظف هەبوو کاتی خوێندی لە بۆ ئەوەی پلەکەی لە حکومی وەزفی بگۆڕێ بۆی دەخلی دارایی زیاکە خریج بوو و بەعزێکی نەئەوید من بۆ یەک ئەمێ کارم دەستکرد کارێکی خۆم شادێکی تری بەرزەکرێت لە ئەهلیەکان هۆکاریکردنەوەی ئەهلی مۆزوعێکی ترە کە ئێمە هیچێکی تر کاوێ من باسیەوەکەم یەکێ لەو کێشانە پلانی حکوومەت یاریمی کوردستانە بۆ ئەهلیەکەیتەوە بۆ ناچی من ئێستاش باوەڕم بۆیە 3 زانکۆمان کافی لەم هەرێمەیە بۆچی من 16 ئەهلیم هەبێت 16 زانکۆی ئەهلی بۆ هەموو مەعهەدەوە هۆکاری چییە بۆچی چل ئەبێ ماڵێ خریجێ بێ ئەمانە پرسیارن من حەزم کرد چارەسەرکەی من ئەزانن من لە 2009 لە خوێنی باڵام برینەکان ئەزانم نامێ لێرە باسیەوەکەم و بەڵام باسی چارەسەرەکەین لێرە بۆ ئەم باسەکەم فعلا ئینسان ئەڵم چی تەکنۆلۆژیا بەشێکە ئەتوانێ دەستی هەمووی بگرێتەوە چارەسەریکین لە ئیساشە بۆ هەموو داتایە نمونەیەکی تر من ئیسا بە یەک نمونەی ئەتوانین دە ماستەرنامە و دکتۆرای بکەین لەسەرەوەی کاک هادی باسی کرد چۆن من ئەتوانم ئەم لۆدە نەهێڵم پلاتفۆرمێ دروستەکەم ئەبێت یا مۆبایل بە ئۆتۆماتیکی ئەو کەسەبانەکەم کۆمەڵێک گەنجە بێ بانیانکەین فەیس تو فەیس بۆیان پڕەکەمەوە بە ئاپەکەی خۆم ئەنجا بە سیستمێکی زیرێکی دەستکرد ڕیکۆمەندێمێ هەمووی نەخوێنێتەوە چی پەیوەستە بە ئیشەکەی خۆی یەک نامی بۆ بێت تۆ تەقدیمەکرێ بۆ ئیشە تۆ ئەتوەرە فڵان کەس بۆ مقابل لەوانەیە دەرچی دەرنەچی ئەمە پێویستی بەکارێکی 3 مانگەیە چێ پرۆپۆزەڵەکەم چێ فەندم بات شەریکەیەک لە شەریکەکان هەم ماشەڵڵا ناتوانێت دەفتەرە سەرفکە زۆر بە ئاسانی من ئەتوانێت لەمای 3 مانگە تەلەبەیەکی ماسەری پێ تەخەڕوجەکەم مامۆسایەکی سەرفراوی دکتۆرە دە تەلەبەی بەکەلۆرس ئەبێ لە ئاخریش ئابێ بە پلاتفۆرمێکی کوردی کە ڕیکۆمەندیشن سیستم هەیە تەوان عالەمیانەیە ڕیکۆمەندیشن بۆ کار کابێم توانێم ئیشەشکەم ئەم حەلشکم ئەو داتاخامە من پێتەڵم دەما سەرنامە و 2 دکتۆرە لێ دەرەچی ئەو داتاخامی دەست خۆش باسی کرد من بۆی باسیەوەکەم پێویستە سنتەرێکمانێ داتای خام با بە زانکۆکان و داخڵ بین بێکەوە ئاریاخان عینەشت من پێویستم ئەبێ بە مەیدانی یعنی نابێت وەکو ماساوتی حکوومیەکان 15 دقیقە نابێت سەرۆک بەر دانیشێ ئەبێ بچ ڕۆژ بڕۆ لە کۆمپانیەکان داوام کات سەرۆک بەشەکان ئەڵێم ئەمە واقعەکە من چەندین نمونەتان هەیە لە وڵاتانی تر سەرۆک بەشەکان نابینی لە شوێنە هەر لە خەریکی فەند کۆکردن و پارکۆکردن و لەگەڵ کۆمپانیەکانە چی بکەم من داتا بخۆم بەردەم بەشەکەم و زانکۆکەم و ڕسێکی لەسەرکەم ئەمە بەشێکی تر لەو چارەسەرە ئێمە بە تەکنۆلۆژیا زۆر ئاسانێکین لە هەموو بارەکانە و کاک ڕازگۆش باسی کرد ئێمە کێشەی کوشتوکاڵمانێ من ئەتوانم بە زیرێکی دەستکرد هەر بە درۆنێک داتا وەرگرم لەسەر زەر دەبێ ئاوی کەمە ئەمە عینشت لە نەخۆشخانەکانە ئۆتۆماتیکی لیڤڵی نەخۆشەکانی سەرەتان پێڵە پێشەوەی دەست پێ بکات ئەتوانم بە داتا وەرگرم مایکرۆ بۆ نمونە تەکنۆلۆژی هەیە توان مەجموعەشت زۆر مۆنیتەرکەم کەوا بێ زیرەکی دەستکرد پێویستەکە سنتەرێکە بێت لە هەموو زانکۆیەکە بە بۆچوونی من لە هەموو دام و دەستگایەکە سنتەرێکە بێ ئایتی بێ زیرەکی دەستکرد بێ بەردەوام متابع مۆنیتەرینکە بۆی نەگەینە حاڵەتی ئەوەی کە چارەسەرکەین وەکو مامۆستا ڕازگۆتی پێش ئەوە ئەبێ ئەمەیشکەین ئەمە بەو داتایی کە هەمانە من دەتوان پێشبینی 10 ساڵی ترکەم 20 ترکەم زۆر سپاس مەمێ بیری هەموو بەڕێزان بخەمەوە ئێمە لە ماوەی 15 ساڵە
ئەمە دووەم مێزگردەکە بانکرێن بۆ گفتوگۆکردن لەسەر هەلیکار یەکەم مێزگردیان دوای چەند ساڵێک بوو لە دروستکردنی ئاوێزە قونسوڵخانەی ئەمریکا بوو لە هەولێر یعنی ئەو لە وڵاتێکی دەرەوە هاتووە ئەزانێت چی وێبسایتێک خەریکیەوە ئێمە بانک کردووەوە چەندین مستەسمیر و چەندین ڕێکخراوەکانی بانک لە هەولێر و کۆکردنەوە ئەو کاتە ئێمە تەمە داتایکی ئەوە زۆرمان لە بەردەستان نەبوو بەو شێوە قسە بکەین بۆیان ئەمە دووەم شوێنە دەستخۆشیتان لێکم هیوادارم بەردەوام بن طبعاً بۆ زانیاریتان داتای ئەو نەوردیان لابوو یەکێک لەوانەی کە ئەندامی قونسوڵخانەی ئەمریکا بوو کە باسێک کرد ئەیزانی قەسابێک چەند پیاکە خاوەن تەکسێک چەند پیاکەوە ئەیزانی مامۆساکان پێویستیان بە ئیشی دووەمە لە کوردستانەوە هەموو شتەکانی بە وردی باس کرد ئەم جۆرە توێژینەوەوانە ئەم جۆرە هەوڵانە زۆر باشە پرسیارەکە ئەوەیە کە حکوومەت غایبە لەم بابەتانە نە پەیوەندیمان پێواکانە تەلەفۆنیەکە لە کاتێکا ئێمە ناوەندێکی بەستنەوەی کۆمپانیەکانی لەگەڵ کارخوازان ئێستا گروپی کۆمپانیەکانی هەڵەبجەیەکێکە لەو شوێنانی کە بەردەوام هەلیکار بۆمان ئەنێری ڕیلیف ئینتەرناشناڵ یەکێکە لەوانی کە بەردەوام مەسەن پۆست و هەلیکارەکانی ینی منەظەمات و NGO-کان و کۆمپانیەکان زۆر باشن بەس حکوومەت حتا وەکو تەوعیەش نانێرێ مەسەن ئێستا هەنێک ڕێکخراوی نێودەوڵەتیمان هەیە پۆست ئەنێرن بۆمان سپۆنسەریش ئەڵێ ئەو نەپارە بۆ سپۆنسەریش بیکەن بەس بۆی گەنجەکانتان لێرە بمێنێتەوە بەس باسی تەوعیە مەسەن ڤیدیۆیەک دروستەکان ئەڵێ ئەو نە گەنج هاو بۆ ئەوروپا لە ڕێگە ئاوان لیا و ئاوان لیا و توش ئەم کێشانە بوون ئێستا فڵان کەسمان ناردوێتەوە ئاوا یعنی مەبەستیان ئەوەیە لەو کۆمەلگایی کە ئێمە مەسەن کۆمەڵێک گەنج بە دەورمانەوە هەیە ئەو بابەتانە سەیرێکا بۆی وشار بنەوە نەڕۆنە دەرەوە یعنی سەیرێکی منەظەماتەکان یا کۆمپانیەکان ئیشەکان بەس لێرە ئەگەر حکوومەت بڵیت لەواچێ نازانم لەواچ شتی وای دیابێ بە بەرپرسێک بڵێ لەوانە جاڵەمەی لاقمسیە ینی مەسەلەن ڕۆحی کارمەند لە حکوومەتە وای لێ هاتووە کە بەیانی چ دەوامەکەیکە داینشێت و بڕاتەوە ینی بڵێن ڕۆحیەتێکی زۆر ئیشکردن یا خەمخۆری بەدی ناکەین من هیوادارم شیکاری ئەو داتایانە بکەین و داتایەکی نیشتیمانیە و ئێمە لە ماوەی 15 ساڵە کۆمان کردوێتەوە سەرچاوەکی زۆر باشە ئەگەر بڵین لە 100% واقعیشمان پیشان نایە چونکە ئێمە وتمان هەلیکاری ڕانەگەیاندراومان زۆرە ئەوەی من باسێکم هەلیکاری ڕاگەیاندراوە بەڵام لەم ڕوانگەی و ئەتوانین شتێک بزانین کەواتە فەراخ چییە کە ئەو کۆمپانیانە ڕاگەیاندنی بۆکەن کەواتە ڕوئایەکمان ئەیاتێ پێویستمان بەوەیە شیکاری ئەم داتایانە بکەین پێویستمان بەوەیە کە نازانم ینی بەکارخستن زۆر بەهێز بێ منەظەمەیەک بێت ئەم ئیشە بکات و ئەوەی بەڕێز دکتۆر فەرموویت و ئەم بەڕێزانە هەمووی زۆر بێشنیاری چاکن هیوادارم هەمویان ئیشیان لەسەر بکرێ و زۆر دەستخۆشیتان لێکە زۆر سپاس دەکەم بۆ دەست پێشخەری و پێشنیارەکەت کاکادی ئەسمە لە دوامین بەشدار بوو کاک ڕاستگەوەدارم لە ماوەی دەقەیەکە پێشنیاری خۆسمان پێ بڵێ زۆر بە کورتی لە ماوەی ئەو یەک دەقەیەکە هەیە زۆر گرنگە جەخت بکەینەوە سەر خاڵە بەهێزەکان چەمچێکی سترنگز ئەسسمنت خاڵە بەهێزەکان ڕوونکەینەوە گرنگیان پێبین بەمانەی ئەوەی ناکە خاڵە لاوازەکان پشتگوێ بخەین ئەم خاڵە بەهێزانە زۆر گرنگە کە ئیشیان لەسەر بکرێت لە ڕێی ئێمەوە لە ڕێی ناوەندەکانەوە لەم سەردەمەیە پێم وایە لە 2025 جابی کاری تاکە کەسی لە دەوری نەماوە پێویستی بەوەیە کە کاری هاوبەشە بێ بۆ لەو ئیشانەیە کە ئەکرێت تەنها لۆگۆکەی خۆت دابنیت و لەسەر ئەفلێکسە گیان ڕۆڵە پێکدای بنەی پێم وابێ ئێستا چێتە بابی عیبەبوونەوە پێویستەکە بەوەی کە کاری هاوبەشمانە بێ هەمومان بەیەکەوە هەوڵ بین بۆی کە بگەین بە یەک ئامانج ئەمەش خۆی لە چی ئابینێتەوە نەبوونی پەیوەندی تەواو و هاوبەشە لە بینی ئەو ناوەندانی کە هەیە لە زانکۆیەکەوە بۆ زانکۆی چیکە لە دایرەیەکەوە بۆ دایرەی چیکە لە ڕێکخراوێکەوە بۆ ڕێکخراوی چکە پێویستەکە لە ئێسەوە هەنگاوی بۆ بنین کەم کاری هاوبەش بێ و هەم نزیک بینەوە لە یەکتر کۆتا خاڵیان کە من لە ئەسنا ئیشکردنی خۆمە هەمیشە کردومە بەڕستەیەکە ئیشی لەسەرەکەم ئەڵم details will make the difference وردەکاریەکانن جیاوازی دروستەکەن هەتا ورد بینەوە لەو ئیشێکەیەکەین هەتاوەکو ورد بینەوە لەو کارێکەیەکین جیاوازەکان لەوە دەرەکەون و دڵنیام ئەوانەی کە لە کەرتی تایبەت ئیشەکەن ئەو دادەیە گرفتێکمان هەیە نەبوونی کارمەندی دڵسۆزە کارمەندێک کە خەمخۆر بێ بۆ ئیشەکەیەکە کەمە ئەرچی ئێمەیە لە هەم لەوانی کە خاوەنکارن و هەم لەوانەی کە پێگەێنەری گەنجن کە چۆن دڵسۆزی بنوێنن چ جای ئێستا کەوتونێتە دۆخێکەوە کە ئەمە لە کەرتی حکوومیە زۆر کەم بۆتەوە دەستان خۆش بێ دەستەکانی تۆش خۆش بێ زۆر سپاس بۆ بەشداریکردنتان گفتوگۆیەکی پرچێژ بوو و پڕ زانیاری بوو هیوادارم بەردەوام بین لە چالاکی ترا زۆر سپاس بۆ ئامادەبوونتان لە دەرەوە برێک ئامادەی فەرموو